قربان قولي مدينة الله 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 لبيك الله 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 لبيك يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك يا رسول الله أي رئيسي تدار صاحبي بيت الحرام ارتوي ديني مبين وارتوي ديني مبين دافعي هم ولايا هاي رقاي مدينة مشيل بقول رقاي مدينة مشيل بقول أبي بوبين بجان وبديم أبي بوبين بجان وبديم قوسي دنياي بابي صفياي قوسي دنياي بابي صفياي يقدر بدبيني لسار دنياي يقدر بدبيني لسار دنياي شوانا لما رجال ررما شوانا لما رجال ررما دايم بجاري جان دنيا كتوما دايم بجاري غوسم دنيا كتوما غوسي دنياي بابي صفياي غوسي دنياي بابي صفياي يقدر بدبيني لسار دنياي يقدر بدبين جان لسار دنياي هري انتظار وسواري وعدم هري انتظار وسواري وعدم عمر بقى يساري برعاية الدرقية عمر بقى يساري والله برعاية الدرقية قوسي دنياي بابي صفياي قوسي دنياي بابي صفياي يقدر بدبين مجان لسار دنياي يقدر بدبين لسار اي ما شاء الله هي خديش ترازيبت ان شاء الله هي بارك الله فيك ويت ما عندنا مسترسل بني يا أخوة. مستر بس هي خديش ناخذ. ترازيبت ان شاء الله او روش بخير بيوم امستا كاك احمد سوني باشني ان شاء الله يا اخو باش سرمادني يا شو باشتري اشترى زيتان قرمه ها شو صبتان تنشي برفق كاك الوالدتو والله مسترمات سرماتا هاوی البردر گهی يا استاذ دمشي دي بتاني عصفك بيدا كاين دف قرم قرم بيوا تمام ریفا خوای بوی گرم نبمو بس داری لیدا بابا گرم قرم ده بيتوا نه بلا مروف هست سرمایه جیب که مروف هست پون کسا جیب که تاوی سرما در باز کنی ملت کرجی شوانای کم نبیه که گله جرا سرما دیتی نخوشید دیتین شلا ابجیبو من خیر بر انشالله اوزا السلام عليكم عليكم السلام أعطيكم ورحمة إبرة. الله باش إبرة ما أحوالك شاء الله وتسيور ما شاء على الله بردك والله بري هزار ما شاء الله الله هزار ما شاء الله بخوا هر سندي بري من يكزيات نعم. تو وقفت ديكو برا والله باش صحة السنة أخوان دبخو ما ندبيت يا الله السلام عليكم سلاوتان لبيت چۆنن ئەحواڵتان هیوادارم زۆر باش بن ئەمڕۆژ لە مەزیسێکی دیکە لە بەرنامەیەکی دیکەی پاشیف لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین لە کوردستان 24ەوە دیسان لەم مەزیسە لەگەڵ ئەو هاوڕێ و ئەزیز و دۆستانە میوانی تایبەتیشمان دەبێت پێکەوە گفتوگۆ لەسەر تەوەری ئەمڕۆ دەکەین کە تەوەرێکی دیکە دەبێت بەردەوامی لەگەڵتان هیوادارین کە ئەم دوو ڕۆژەی کە تێپەڕیوە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایە قبول بوو بێت لەخوای گەورە داواکارین کە خۆشی و خۆشگوزەرانی بەسەر هەموو لایەکدا ببارێنێت. اللهم آمین. سلام علیکم و رحمت الله و برکاته. ان شاء الله او وقتی نو که هینته تا در باز کن هر کاری که ببهین مجیل من خودی بو بخیر بنویسد ولی اشتا ولی نهات یا راستی بازار وکری بمشوه چون که اشتا سارا جی اشتا او کشو هوا جی سا گرم نبیت نواهی و رمضان دا خلق بشوه جی مجیلی بازاری من لی هندک شول هنه
کوهاری کاریا خلکی بتایبت چیزی تکرن تای و رمضان و پیروز مثلا اوه نانیت بیجه تا و سامان خانه یا جی دکانداره که او هر شولا خود کم شوی شولا خود بو بخیر بنویسد خود شولا برکتی بختر رزقی و رزقی که حلال کاین چند حیوانات گهته و تای و رمضان دا بوده 100 هندیوه 1000 هندیوه درگاه رزقی و کلیل رزقی دسته خوده دا و انشالله خوده ایدی بوا برفره لیب کد هر رزقی که دسته و دا زیادت لیب تو این جواری کاری وانا بکن اوه رزقی وانا هکیم خیر و برکتن هیوا رمضان چاوه فقیره یل دسته کابرای کی یه پیچه بی بد این جبلات مرد بن خود تعالی حشوید کت یه مرد نه لەمانجی ڕەمەزاناندا ساڵانە ئەم هەوڵ و جوڵەیە هەیە کە زۆر لە خێرخوازان تەنانەت ئەوانەی کە ئیمکانێتیشان لە ڕووی دارایی و زۆر بەرز نییە حست کت یه مرد بد مرد بد بەڵام ینی لەم مانگەدا زیاتر دەستیان کراوە دەبێت و دەبەخشن و جگەلەوەش بابەتێکی دیکەش ینی لە ڕەمەزاناندا بەتایبەت ینی ئەوەی کاستی پێ دەکەی خەڵکانێک زیاتر سنگ فراوان دڵ فراوان ئێوە پێ دەڵێن بێن فرەهی بهن فرح بێن فرە دەبن هەریکا بچێکی بادینی باغ و مثلا با تێچی نەدەم نیف دقی خودت چلید ناو شە بەکاردێنم بلا بەس باویت کە تێچ بلا وانە مامۆستا دەشتی ینی لە ڕەمەزاناندا خەڵکانێکی زۆر ینی دڵ و دەرونیان ئاسوودەتر دەبن زیاتر تحملێک پیا دەکەن و هەرچی ڕقوکینە هەیە بە تایبەتی لە کۆتایی ڕەمەزاناندا لە جەژناندا ئەمە وا دەکات گردن ئازادی دەکەن ئەمڕۆ ئەم تەوەرە کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین دوورکەوتنەوە لە ڕقوکینە و درۆ و حەسادەت و هەموو ئەو بابەتانی کە ڕنگ و بۆیان زۆر ناشرینە ڕقوکینە یعنی کرب ژێڤەبینە من بادینیت بژنی ڕەخێت و کێوزاخ و ئاکرێ كرب جيفابين همش قصته سبحان الله كرب ناتو كسكيت نيوصي ناتو الجرين اشتيا رنجتو نوفيجي نظانيا جي حتى السوشيال ميديا كوبراك يعني جي كسك دي تبرشوفتا هر لو قورد الرقم يدبتو ابو دزاني جوان يعني بو اف كلتورا بكافتا نوف دلي الرق يعني زور زار بيداني انرجيتشي صرفكرني انرجيتشي خرابه يعني تاثير لخود دكات اويش هستيكا بلام جواز بيسواني هستي خوشويستي چون كاتك هستي خوشويستي بكسك دديت باشە هەم لە خۆتدا ئاسوودەیت و بەرامبەرەکەشدا ئاسوودە دەکەیت لە ڕقیش پێچەوانە چەند زەرەری بەرامبەرەکە زیاتر زەرەر لە خۆت دەدەیت ئێستا مەسەلەن ڕقم لە تو بیتەوە ینی وەزانیە من تێدا بوو لە هەر جێیەک ببینم ئەزێتی پێ دەخۆم نەکەی ڕقت لەم ئەسڵان هەر لە مەسلحەتی خۆم ڕقم لێت نابێتەوە ئێشڵ ئاوی بابەتی گەل مامۆستایەکێ بەڕێز و عەزیز ئەم عزیز گەلێکی عەزیزە خودی ئیشڵە خێرەوانە بنوێست هەر مەجلسێک خێر تێدا هەبێت ئەو الوارڕێت حاضرن جبرن ديجيت برنامج باشيف دا ما مستوي تصامتين نفيري مجلس سامي يا خير وبركتي جرم تربت وجماعة دا دست بيبكين وبخيراتنا ما مستوي عزيز ما مستوي حاجي كارواني بكين بانقاس بخير قلا بخير كويس سريع ما مستوي باش قربان قلا بخيرات باشا ودي حازي جات بدلته عيوني خوشة ريت تنسيقي الرنج او توم بيني تسمبو خيات قاديكم كرت ما شاء الله الله هرب من اصل السرعه مثلا كثير صدق شو وانيا والله زور وتشيكين كاتخوا بالك ندانش احنا تقليده اها هذه قيس بس كشتونا كمان زياده عرس ما زمان ما بقرا احمد بيكو درمسي لا لايف بعد الموسي بري عم داس بيبكين جوان او يا الله ما صبا او واير اشتاكي ورنقوان صبا من رسمك جون احمد ناوي من جون تركاك بقى من جدرت برادي يقول وهذا برنامجك يلا رسمك ودي كذا سبيكين يلا شكل بينه خل مفراك يلا على برادة داسبيك يلا دوباره بخير خدمتها مكان شي بس براي من ما اظن بحسكير او بابتي جالكي جرينك رقوك شينا ابدا فما بيجي كرب جيفابين وبشتين قبل بحث دراوي يجيكين دراو يعني كو قلنا لكم ما اظن باش عندي زدت رسال راوستين بس ام حسكين بحث الرقوك كينا يبكين هانو كاجي ما بحث كرمو مصطفى اوي كاك محمد يا فروز داي بدمي سبحان الله نعم اكتنيوسين بونمونا نعم نوفيد زوني نعم زوني تشكوري هم بشكل مثلا دبيني بيجي كربيت مش فيفات بن افكر بجيفي بناء يعني هموت نفسيته مروفي دو دروس كريا وكيد بيج ان النفس لاماره بسوء يعني افا مرو فيرد بتيوصا
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سپاس بۆ میێوان داریە ڕێزستان بۆ مامۆستای خۆشەویست خی گەورە مامەڵە لەگەڵ ناخەکانەکات مامەڵە لەگەڵ نیەتەکانەکە یعنی وصفی پێغمبەرمانەکە عليه الصلاة والسلام أفرمي فبما رحمة من الله لنت له ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك يعني خو كس ئاگەی لە دڵی ئینسانەکان نییە بەڵام خی گەورە ئەوەی کردووە بە قیاس ئەفەرمێ ولو كنت فظا فض ئینسانێکی تووڕە و تند و طبیعەت ناخۆش غەلیظ القلبی ئەم غەلیظ هاتووە چۆن شتێکیش ئاوێ سازگار بێنە لەگەڵ ئاوێکی قوڕا و لیتاو فەرقی زۆرە ئەگەر خاوەن دڵێکی لێڵ و تند و ڕق و بغزناویبی لەنفەض من حولك خەڵک لە دەوروبەرت دوورەکەونەوە باشە یعنی خەڵکی سوزانن دڵی پێغەمبەر چیتایە تا دوور بکەونەوە نییە خی گەورە دڵی ئینسانەکانی وا دروست کردووە ئەگەر خاوەن دڵێکی پاک و بێگەرد نەبێ و ئەم دڵە ڕق و چینە و بغزی تیا نەبێ ئەو کاتە خەڵک بۆ خۆی دڵەکان بۆی دێت یان خۆشەویستیان بۆ دروست دەبێ لێرە بۆ دەرەکەوێت تەعاملی دڵ ئەساسە ناخ ئەساسە لە تەعامل لەگەڵ دەرەوە ڕووکەش ئەگەر جارێک و دووجار تۆ من ببینی بە ڕووکەش باشم لەگەڵت لە بەڵام لە ناخەوانە بووم سێمین جار دڵەکەی تۆ ئیعازەدا کە من ئەو کەسە نیم تۆ متمانەت پێم کردووە کەواتە لێرە شتێکی خەفیە کێ دەرێخە خی ڕەب العالەمین دەرێکە یعنی ئەگەر بوو بۆ قسەش دەڵم کەسێک ڕقی لە کەسێک بێت کەسی ڕێق لێ بووەوە یعنی بۆ من ڕقم لە کەسێک دەبێتەوە ئەو کەسێک بەرامبرم هەست بە ڕقی من دەکات ئەگەر بۆشی دەرنەبڕم بۆشی دەرنەبڕی جارێک و دوان دەری نەبڕی خوا دەری ئەبڕێ چونکە خی گەورە ئەوێ ینی وەک قیاسە بۆ پێغەمبەر وای کردو لەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك يعني لە خۆتەوە خۆشت ناوێ طبعا ئەمە ئەوە قیاس نییە تۆ کەسێکت خۆش نێ ئەووا بێ نا یعنی ئەگەر ئینسانە پاکەکان ئینسانە جوانەکان نیەت باشەکان یعنی من لە دوورەوە ڕێز لە تۆ ئەگرم قدری تۆ ئەگرم احترامت ئەگرم خۆشەویستێکم بەرامبرت بەڵام تۆ وانە بیت لە تۆوانە بیت جارێک نەزانم دووجار نەزانم سێمی جار هەر پێی ئەزانم پێم ئەڵێن خۆ دەرئەی بڕی وام لێ دێ من خۆشەویستیەکەم لە دڵاکەمە بێتەوە ئەمە وای لێدی ئەمە ئیعازێکی دڵە خەڵک ئاگەی لەمەیان نییە ئەمە چونکە خوا ئاگەی لێیە خی ڕەب العالەمین ئەمە دەرەخە پێ ئەوترێ سیفەتی نیفاق لەمەیە ینی ئەوە نەخۆشیەکە هاتۆ چۆن شتێک هەر بیپەستینەوە بۆنی نییە بەڵام لە نەتیجەیە زەخت دروست بوو ئەو بۆنە هەر دەرەچێ ینی ئەوە ڕق عادەتەن بۆنێکی هەیە یەکەم جار ئینسانەکەی بەرامبرت هەستی پێ ناکە دووەم جار هەستی پێ ناکە دوای خۆی بڵاو ئەبێتەوە ئەو جارە دەرەکەوێت لە کۆ لە طبیعەت دەرەکەوێت لە هەسوکەوتەکانت دەرەکەوێت لە زمانت دەرەکەوێت زۆر جار ئەڵێن ینی کورد بدوێنی خۆی دەرەخە ینی جارێک و دوان ئەگەر من خۆشم لەژێر پەردەی جوانیەکان بشارمەوە ئەم دیوەم ناشرین بێ ئەو پەردەیە تەنکە بێ ئەو پەردەیە وردە وردەخوا لای ئەدا بۆیە ینی ناخپاکی تعبیرێکی زۆر جوانە ئینسان بەبێ دەربڕین ئینسانەکەی بەرامبەر ئێستی پێ باشە ئینسان هەکەل بەرامبەری مرۆڤی نەبێ ئەس نمونەیەکی بێژن بۆ نمونە کابراەک هەش کریستیانو ڕۆناڵدو کرد وێنێکی میسی تێتە لە بەرامبەری چۆوی کەربێتی ژێڤات بن خۆ نابینێت و قەزی ناکەونە بەرامبەرەیەک و دوو ئەفرق لێبوونا هەبوو چی گون هەیە مەسەن کابراوێ هەلکیرێل مەیامی نزانم کیوە تاپانێت کرد سبحان الله کەربێت مە هەماش میسیڤات بن دێبێت ئەف کەرب ژێوی بنە بە چاوا گون کاکشیوان دوو بابەت دەبێت لە یەک جاکەینە بابەتێکمان پێوتە سەداقەت و ڕەفاقەت و مەحەبەت و خۆشەویستی و پێکەوە ژیان و یعنی تێکەڵاوی ئەمە شتێکی ترە ئێمە باسی ئەمەیە ئێمە ئەیکەین بەڵام ئەمەی تر شتێکی عبریە یعنی شتێکی سادەیە یعنی بۆ خۆی شتێکی دروستە بێ هەندێک کەس لە طبیعەتی وایە بە هەندێک دەموچا و کەیفی پێ بە هەندێک زمان بە هەندێک طبیعەت بە هەندێک باڵا بە هەندێک هەر لە خۆیەوە جار وایە ئەگەر ئینسانێک ئەمە قیاسە ئەگەر ئینسانێک هەر لە خۆیەوە ڕقی لە ئینسانەکان بوو هەر لە خۆی بەبێ هیچ سەبەبێک سەبەکە عرقیە بۆ نمونە من ڕقم لە عەرەبێکە سەبەکە زمانە ڕقم لە تورکمانێکە ئینگلیزیەکە مەسەرەن سەبەکە کەلتوریە جار وایە جارە سەبەکە عەشایریە کەواتە پرسیارێک دروست ئەگەر قەوسێک بگورە ئەگەر ئەمە بۆ خۆی دروست بوو ئەم ئینسانە خۆی نەخۆشە ئەوە پێوترێ نەخۆشی هەر لە خۆی ڕقی لەوێ من فقط ینی هەندێک ئینسانی پێویست ناکە ینی خۆشم ناوێ بەڵام ڕقم لێ ناوێ ئەلێرە رب العالمین دووشتی دروست کردووە لە ئینەکە لە حەدیثێکی قودسی فەرمێ الحب في الله والبغض في الله تحابوا في الله وتباغضوا في الله تباغضوا شتێکە ئەو بغضە لە کاتێکە ئێمە وتمان حەقد و ڕق جایز نیوە نیە بەڵام بغض لە شتێکە من
بۆ نمونە تەشبیه دوور لە جەنابتان ڕقم لە توێە ڕقم لێ توێ لەبەر چی ڕقم لێتە فیلا یعنی چی فیلا یعنی تۆ دژی خوای دژی ئینسانیەتی دژی هەموو شتێکی جوانی کەسێکی خراپی کەسێکی وای خوای گەورە ئەوەی پێ ناخۆشە من ڕقم لێت بێتەوە ئاساییە بەڵام هیچ سەبەبێک نەبوو وتمە سەبەبەکە عێرقی بێ زمان بێ کەلتوری بێ غەیری ئەمە بێ ئەوە ئەم ئینسانە خۆی نەخۆشە نەخۆشیەکی لە دڵێ هەیە پێی ئەوتر نەخۆشی ڕق و چینە و بغز ئەمە بە کورداری فەرمێن دڵکردنی کە ئینسانێک دڵکردن بوو هەر لە خۆی و کەیفی بە کەسی بەرامبەرەکەی نایە تەنانەت یعنی کەسەکە ئەگەر خۆشی بێ ئەم حەزی پێ نییە باشە کەواتە ڕق ینی دابش دەبێتە سەر ینی چەند خاڵێک یعنی ئەوە نیە ڕق یەک جۆری هەبێت نەخێر جۆرەکانی ڕق چین ئەمە سێرکە ئەگەر ئینسان هەندێک ئینسانە لە ناخەوە خۆی هەر خۆی ڕقن بێ هەیە باشە هەر خۆی بغزن بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی ولا تباغضوا ولا تحاسدوا ئەگەر ئینسانێک لە ذاتی خۆیان وابوو ئەوە کەیفی بە کەس نایە حتا تەنانەت لە خوا ڕازی نییە حتا تەنانەت لە پێغەمبەریشی خۆش ناوێ حتا تەنانەت ئینسانی باشی خۆش ناوێ ئەو ئینسانە لە ذاتی خۆیان وایە هەندێک کەسەیە هەر دەخۆی بغزنە کەیفی بە کەس نایە دڵی بە کەس خۆش نییە ئەمە نەخۆشیە کە تایبەتە بە لێرە ئەگەری قەوز بکەینەوە کەسێک هەیە خوا بەم جۆرە خەڵقی خوا کەس خەڵقوا کردوە لە خۆی ئەفەن کاکەدێ بغز و حقد و ڕقت خولوقێکی مکتەسەبیە وەرگریە خۆی دروست نییە نانە نەخێر خوای گەورە سنەتی زۆر جوانە رب العالمین كل مولد يولد على الفطرة هەموو ئینسانەکان لەسەر فترەی ئیسلام دروستەکە لەسەر پاچی دروستیەکە تۆ مناڵێک جایە جاروایە ئەبینی هینە ڕقنێکی طبیعەتیە بەڵام خوای گەورە هیچ ئینسانێک لەسەر ئەو ئەساسە دروست ناکات چکە خوچێ فەرمێ وەلەو کونتە ئەگەر وابی فەضڵەن غەلیظ القەلبی لەم یعنی نابێ وابیت کەواتە ئینسانەکە خۆی وا دروستەکات کە ئینسانێکی بغزاوی بێ یا مەسەرەن تۆ خراپێ بەرامەکەی لە بیری ناکەم هەر لێکی ئەدەمەوە ڕوحی ئینتیقامین بۆ دروستە بێ ئەمە خۆیەتی کەواتە ئەم بغزێکی ینی خودیە ئینسانەکە خۆی دروستێکە ئەوەی تر زۆر جار هەندێک ئینسانەیە تحملی غەڵەتی بەرامبەرەکەی ناکات تحمل ناکە مەسەرەن من ئەزانم هەمووی ئینسان و كل بنی ئادەمە خەتا من لەسەر ئەو ئەساسە لەسەر ئەو غەڵەتە مامەلە لەگەڵەکەم لەسەر شتە جوانەکان مامەلە لەگەڵ ناکەم لەسەر شتە جوانەکان مامەلە لەگەڵ ناکەم یەک سیفەتێک خراپێ بۆ نمونە کەسێکی کەم دویت من نابێت لەبەر ئەو کەم دۆ ڕقم لە تۆ بێ کەسێکی مەسەرەن تووڕە و عەسەبیت بەڵام سیفاتی زۆر جوانت هەیە دڵت پاکە زمانت باشە مەسەلەن وەنیە کەسێکی سەخی کەسێکی ینی حەزت بە دەمەچوونی خەڵکە بەس عەسەبی نابێت لەبەر ئەو عەسەبیەتە هەموو چاکەکان پێشتر بکەم جا خەڵک بە یەک چاوسێرەکە ئەو کەسێک کە ڕقی هەیە کەسە بغزنەکان بە چاوێک سەیری بەرامبەرەکەیەکە نەک بە دوو چاو ئەوە حاڵەتێکە حاڵەتێکی تر ئەوەیە کە ئەم ئینسانە بۆ بغزونە بێ کاک ئەندرێن ئینسان بە دەقیقەیرن ئەگەر ئیماندارێکی باش بێ ئەگەر خۆشەویستی خوای لە دڵ بێ ئەگەر ئەم ئینسانە حیسابەوە بکە خوای گەورە ئاگەی لە دڵێتی ئەیبێ ساحبی ئەو دڵە بێ فەبیما ڕەحمەتی من اللهی دڵێکی بە ڕەحم و بەزەیی بێ مستەحیلە خاوەن دڵی بە ڕەحم و بەزەیی کەسێکی ڕقن و حاقد و بغزن دەربچێ حتا لە ڕیوایەت باسەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەجلیسێکە ئەگەر باسی کەسێکیان بکردایە بە خراپە ئەی فەرموو باسی مەکەن نەوەک دڵم بەرامبەری شتێکی بۆ دروست بێ تەنانەت ڕێی بەوەش نەداوە نابێ ناوی بێنی کەسەکە نابێ باسی بکەی بۆ ئەوەی دڵمان بەرامبەری شتێک دروست نەبێ کەواتە ینی ئینسان پێویستی بەوەیە دەرگاکانی دڵی پەنجەرەکانی دڵی دابخا لەوەی کە نەیە لێ ڕق بێتە دڵێەوە لە بەدیری ئەمە چییە بەدیری ئەم ئینسانە بەچی ئەمە ئینسانە ئەم حقد و ڕقەی نامێنێ ئەوەیە کاظمین الغیظمانێ والعافین عن الناسمانێ يعني حتى پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە بە چەند شتێک ئەمری پێ کردم یەک لەوانە ئەعفو عن من ظەلەمەنی یعنی تۆ تەنانەت ئەوەی زوڵمشی کردووە بەرامبەرت ئەبێ خاوەن ئەفووبی لێبوردەبی بەرامبەری بۆ لەبەرەوەی خاوەن دڵێکی ڕق و حقد و بغز نەبی چکە ئەم نەخۆشی و سیفەتە ئینسان ماندووە کا لە ژیان باش هەکە نەخۆشی بێت و کابرا کەربێت مش فلانی ود بن و ئەس حەش فلان کەسی ناکەم و ڕق و کینەم بەرامبەری فلانە کەس هەیە گوناحەکەت چییە سزادانەکەی لە ڕۆژی قیامەت چییە ئەوەی کەسێک کە ئەو هەیە ڕقی لە بەرامبەرەکەیەتی کرب ئەزم تێگەم ئەگەر لە ناخی خۆتا بێت تەنها خۆت ماندووەکەیت بەس دەری نەبڕی خۆت ماندووەکەی ینی مەسەن ئێستا من حەزم بە جەنابەت نییە بۆ نمونە هیچ زەرەرت پێ نەگەێنم لە ڕووی عەمەلیەوە من بۆ خۆم ینی ئەو خۆت ماندووەکەم ینی بەڵام ئەگەر حەقد و ڕقەکە بکەمە عەمەلی بێم لای کاک بڵێن کاکەندرێن عەفوەن کاکەندرێن باسی تۆ بکەم بێم بوختیانت پێ بکەم بێم درۆت بەدەمەوە بکەم
بيم قصة فيها بليم أو بكلمة عملي طبعا هو زور أنا نكري تعال عملي نا كنا نكري- حكي كم يعني بس أول ده خواي جورا وضلي خوش ناوي إخوة ضليتي خوش ناوي يعني محبتي رب العالمين خوش ويستي خوا ضليك جينا بيتو أقد بغزي تابع جانا بو لبري وقت ضل طبيعتي ومنبعك يعني كردواري خمان لي ضل آجي لضلا بالفعل أقصي طواوة جانا ضل نيابة أقصي عمليا طواوة علميا طواوة طبيا ونفسيا إيش طواوة اگر يعني ظلم خبر ده يعني زور جار هلا خوته محبت بو كسي دروس تبي اوش بوي دروس بو أوش هسه او كده اعازه كان. رب هلا العالمين الروي علمي دروس شو السيجنال هي بله. للجوانب. جناحك التي هلا جيري جناحك لوال جيري يعني اوي خوا ايوي لتو خوشويستني خلقه تحابو في لا نمينه بغض دروسكي كواتتو امريكي لامريكاني خواتش كان بوي لجاتي محبته دعاء خير وتمنى خير بو بران بركات بغض بران بري هلقت لنتيجه تشيتر لما يدرس تبي حساده دروس تبي كم لنا اخو رقم لتوبيه بيم روان نية يعني تشاون براي نادا بإيش كانت بإيش كانت رقك بيش حسادتين حسادتك بيش رقك يعني نعم، زور رقك. شيء ديك برسيارك رقك من بقينا خوش كان يعني بيوندي نيوان حسودي وبخيلي لقل رق تشيا أقصير حديثك بكي لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تناجشوا يا كم جال شيء بغزك أساسك بغزك كبغز بو دروز بو حسوديش بو دروز حسوديك دروز بو بجليك نك دروز تبي ولا تدابروا بغز بجليك دروز بو تناجشوا أو هيك قصة دوايك كي أو جا دواي أبيت مسألة غيبت أو جا دواي أبيت مسألة أو هيك كشتون وكشتار دروز به كواتا أساسك مسألة ضلة يعني ضل إعازة دا بميشك كان بيشك شون معاملة لقل توبكات أقال لي چونك تو بتقييمي عقلي أم خود أم إنسان عيبينية برق الليتي إنسان وكتو هاو زمانتا كسيك خرابي بودنيا زرري ليد نداونيا أقر حتى واجبه تو لبر بعضي أسباب أو رقل ضل الدركة يك خوا بي خوشة بي خوشة كتو كسيك رق النبي بغض النبي چونك أو ضلانا رب العالمين بتشاوي رحمة سيريكا دو أمري خوايا ولا تباغض كتو بزاني أمري خوا جيب جيبكي بونا كردنا تو عبادت دسكه اجر و پاداش دسكه سيم شو تو شين كوتي پیغمبريش يك پیغمبرم بو بدوزوا سلامي خوان لسر بخاون حقد بن بو نمونه استبه هم قياسك دول لو مجلس مباركه لم روجو شو مباركه اگر كسي چي هاو رگز باسي بيس جن بي ام بياو بي يعني كبيتي رقم لي بيتو بيز ما لي بيتو حق من بلاين انسانيكي بلان بلاين فعليكي وايا بلان نوح عفوا لوط پیغمبري خوايا عليه الصلاه والسلام خوا امري پیغمبر چه دناويان يا اخوي اصل ورقي دي امبيونيا اصل وينيني بلام چونك دين وايمان شفاف وباك وخاون رحمه تو ابي حسابي او انسان كي بتشي قصي بوبكي نقصي بيبلي بتشي يارمتي بدي نك بشتي بشتيني بشتي بقري نك بشتي بشتيني ريبو خوشكي تمام نكبرو جهنم بيبي كواتب عين لو قوم خرابترنيه بونو نهامو بيغمبران وابونا حضرتي نوح 1000 صالي ريك لقال قوميك ماملي كردو دعوي كرد قومك تا حدك زور خرابون بلام رقي برانبر يجي هلا نقول لا اخيرا خوي جورك بي فرمو او يسفاديني او جادو عيلي كردن بيغمبري خوا صلى الله عليه وسلم كتشوبو طائف يعني هر كسي اقل جاتي ايما بي كي تقبلي اواكا بيغمبري اخر بيغمبري بو حاله كتشو طائف تيان بسري هنا بلام ملائكه انيري خوي رب العالمين دعاء ليكات نالي او اجا دعاء بكي او دو شاخه اجين ما يقلنا بين بري لنا بو لبروي خاون رحمته بغزنيه ابي خاصه ام سردمي انانيته سردمي خود پرستيه زور بما بير تنها لمصلحتي خو ما نكينو بير لخوشكاني خو ما نكينو لكاتيك ام عبادتك زور غوري وام عبادتك كان ديرين هيك تناتي بارشي تناتي ونيا ما ندوبوني نيه فقط عبادتك قلبيه اما عبادتك ضليه هر انسانك خاون ام ضلبو دنياي زور لا خوشه اعفو عن من ظلمني واصل من قطعني سير ام تنجوانا ام منو ام بياو براو ام زايشي نايبونا من اتم ولاي واعطي من حرمني اگر من هاتم بولاي تو 100,000 مدري روجي ايش بيبونيدا استا او ايشي بمنا نابي نايدمي لسر اساسي چيه نيدا ام دينا تنجوانا كواتا اما ايمان ضليكي شفاف وجوان دروستك تو خاون رقو حقد نبي أمانة خوشيك تأثير تناند لم يشكك ولا زختش أكا وتناند كاك حازي لا عمريش أكا كاك حازي بابا شي ديكي جبان مثلا زور زار دلين أمن باش دب من لقل كسك أو أنت باشم أو أنت برحمم أو أنت مهربانم
استغلال دەکرێم زۆر جاری وایە گوێمان لێ دەبێت مەسەن هاوڕێیان کەسەکان لە سوۆسیال میدیایی یاخود هەر لە مەجلیسان دەڵێ کاکە ینی بە ئەوەندە هەست نەکەن ئەوەندە باشم بە ڕەحمەم بەکار بهێنرێم ئەمە لەکوێی مەسلەی ڕقدایە ئایا فعلەن ئەگەر هەستت کرد لەگەڵ کەسێکدا هێندە باش و میهرەبانی بەرامبەرەکەت ئیستغلالت دەکات ئەو ئینسانە چی بکات ئەو حد و حدود و سنوورە چییە کە بۆ کەسی بەرامبەری دابنێ ئایا بیکاتە بغز و ڕق سنوورێک دابرێت یاخود لە میهرەبانی و باشەکەی کەم کاتەوە تێگەیشتنەکە بۆ ئەم مەسلەیە وەکو خۆی چۆنە کاکەن دەێمە دوو شجیاکی تۆ لێ ساویلکەی و سادەی و ینی دوور لە هەموو لایە لە قەوسێکە غەشیمی ئەوە فەرقیە تۆ ئەگەر کەسێک بزانی ئیستقلالتەکە ینی تەواو لە حدێک ئەوەستی کە بۆ ئیستقلال بێ بەڵام ڕق بەرامبەری هەڵناگری بغز بەرامبەری هەڵناگری ئەمە نەخۆشیەکە نابێت تۆ ئەمە خاونم نەخۆشیە بی فقط يعني تحابا في الله وتباغضا في الله يعني الرجلان تحابا في الله واجتمعا عليه وتفرقا عليه تفرقا أويا كتو جايبي تولى بيناوي خواتشون كبو أو إنسان الشعاني أونيا أو نزياتر بتشتا بيش ولا قالي بلام ناتي تسنجر لي سنجرك لناخته وبو دروز نكي لناخته وتصاري بو هالنقني لناخته قبري بولي دي تكون ماندوبي تەنیا ئەوە سنوورەکە بۆ خۆت دابنێ لە حدێک ڕایگری ئەو پێێنێت لە مامەڵەکەیە حدودی تۆ بالضبط لە مامەڵەکەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو بابەتە یعنی ناکرێ ڕێت لێ بگرێت لە چاکەکردن لە بەرامبەری بەرامبەرەکەت کێمان ئەو حادیسەیەمان لا قورس نییە کە بوهتانێکی گەورە بە حەزەتی عایشە کرا بوهتانی زینای پێکراوە نەبوو کێ پێی کرد خزمێکی ئەبوو بەکر پێی کرد خواری ڕازی بێ ناوی مستەح بوو دوای کە زاندرا قەزێکەوە ئاەت هاتە خوارە و بەڕاعەت و پاکی و جوانی ئایشە وەکو خۆی هەر دەرخرا کە زاندرا ئەبوو بەکر کە زانی مستەحە یارمەتی ئەدا جاران یارمەتی ئەدا کە زانی ئەوە یارمەتێکی قەتع کرد خوای گەورە ئاەتی هێنایە خوارەوە چۆن ئەبێت تۆ یارمەتی خۆ لە کەسێک قەتع بکەی ببڕی کە خوای گەورە پێی خۆشە تۆ یارمەتی بدەیت هەستا چوو چی کرد عفو معنای چییە یعنی لێرە عفوەکەت بۆ دەرەکەی بەڵام ئەکەر عفویکە ئەوەیە نەک یارمەتیەکەی بدەی ئەبێ زیاتریشی بدەیتێ ئەو معنای عفو والله ئەوە چەند زەحمەتی شەوە دڵی گەورەی دەوێت ئەخر بۆ دڵی یەکێ ناوەکانی خوا چییە العفو العفو بۆ لە نهایەتی ڕەمەزان دە ڕۆژەکالن اللهم إنك عفو تحب العفو فاعفو عني عفو معنای چییە عفو ئەوەیە ئەم پیاوە خراپەیەکی بەرامبەر من کردووە نابێت تەنها لێی ببورم ئەوە لێبوردنە عفو لەوە گەورەترە عفو ئەوەیە بچم زیاتری بۆ بکەم کاری زیاتری یعنی بۆ نمونە ئەگەر ئەبوو بەکرد 100 دیناری دابوو پێی کردوێتی 120 دینار بۆی ئەوهایە عفو ئەوە معنایە بۆیە ئیمان و یعنی دین لە ئینسانەکان دروستەکە لە پێناوی خوا ئەمە بکەی چونکە سیفەتێکی خوایە ئێستا مەسەرەن هەر خوای ڕەب العالەمین ئێمە گوناحێکمان کردو بەم ڕەمەزان تۆ بەمان کردووە عفومانەکە چیمان ناداتێ بەس لێمان خۆشە بێ یعنی فقط لێمان خۆشە بێ عەزابمان نادا نەخێر ئەوە لە گوناحمان ئەسرێتەوە چاکەمان بۆ زیادەکە باشە حتا پێغەمبەری خوا ساسم بۆمان باسەکە ئەفەرمێ خوای گەورە لە بیری ئەو مەلائیکەتانەی ئەسرێتەوە کە بۆتیان نووسیوە و حتا لەو دەفتەری کردەوەکانمان کە خوای ڕەب العالەمین بۆمانەکاتەوە لە قیامەتە ئەفەرمێ سێر گوناحەکانت بکە سێر چاکەکانت بکە خوای ڕەب العالەمین ئەم کەسە سێرەکات خراپەکانشی بۆتە چاکە ئەم چێرە لە تەمە حالێ خوایە هەندێک چاکەم هەیە تۆ لە بیرت هەندێک خراپەمە لە بیرت خەوی خراپەکانی خۆی بێنێتەوە بیری خوا باش لە بیرێت خوای گەورە فەرمێ ئەوە سڕیومەتەوە تەنانەت حتا پێغەمبەری خوا سەسم فەرمێ لەوێ نایهێنێتەوە بیری ئەو معنای عفوە ئەوجا لەبەری ئەمە ڕەب العالەمین بەهەشتیشی داتێ ئەگەر ئەم ئینسانە خاوەن ئەم عفوە جوانە بێ وەرن کاکەندرێن من لە ژیانم دووشتم ئیسفادە کردو بۆ خۆم یەک خراپەی کەسم لەبیر نییە نیعمەتە خودەیە قەت لەبیرم نییە چیە جوێنم پێدا چیە قسەم پێلێ چیە بوختانم پێکا چیەوە چونکە بەو مێشکم ئەوەندە مرتاح بووە ئەچمە سەر ئەو جێگایەکی چم لەبیر نییە دووەم چاکەکردنم بۆ خەڵک یعنی تۆ پێغەمبەری خوا سەڵسەم ناو مزگەوت دانیشتووە ئەفەرمێ الآن يطلع عليكم رجل من أهل الجنة چەند خۆشە بڵێ ئێستا پیاوێک دێتە ژوورەوە ئەم پیاوە ئەهلی بەهەشتە تۆ تەوەقعی چیەکەی تەوەقعی بوو بەکرێ کرێ عەشەری مبەشەرە ئەکرێ ئیمامی عەلی ئەکرێ حتا وەسفێکات ئەفەرمێ کەسێکە بە دەستنوێژەوە دێ قەترەی ئاوی دەستنوێژەکەی دێتە خوارەوە ئەڵێ لەو کاتێک کەسێکی غەریبە تەنانەت ناو حەدیسەکە ناوەکەشی وا دیار نییە ئەڵێن پیاوێکی ڕەشتاڵەی
پیانەوت عەبد ئەو کاتە دێتە ژوورە و نوێژەکەیەکە و ئەوێ عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر کە حادیسەکە بەعزێکمان نەزانین تاقیبی کات چکۆمە زۆر مهمە من چەند خۆشە بڵێم ئەم پیاوە بەهەشتێ بوو وایە ئەچێ بۆ لای شتە و لەگەڵی بزان سیفەتی چییە ئەم پیاوە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر شەونێژەکەمە ناشی کات شەونێژەکەش ناکات نوێژی خۆی ئەکا ئەخەی بەیان نوێژی بەیانەکە و ئەڕۆ لە ئاخیرا پێڵێ بەس پێم لە تۆ سیفەتی چیتیایە وڵای من سەر مەخەمە سەر ئەم بالیفە کە سەرم نایە سەری خەوتم ڕقم لە دڵا بەرامبەر هیچ کەسێ نییە ئەفەرمێ فەتیلکە باشە هەڵڤێری ئەم پرسیارێکی بکەین مام ئەفەن خۆ بۆم لە بینێت ئەمە ڕەبتی بە چۆیە ئاەتێکمانەیە ئەو باشتیەکان کە ئەچنە بەهشتەوە چی ئەفەرمێن جارێ لە دنیا ربنا لا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا وایە لە قیامەتە کە ئەیشتە ژوورە چی ئەفەرمێن ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين يعني یەکێ لە صفاتی بەهشت چییە خۆشیەکانی باش بۆ خۆ باشتر لە مادەکەیان نییە لێسەرەمە دانیشی لەسەر شتێکی نەرمتر دانیشی زۆر مشکلە نییە بەڵام یەکێ لە خۆشیەکانی باشتەوەیە کە فەرمی پێشی چوونە ژوورەوەی باشت و نەزعنا لە ناو دڵیان ڕق و چینەوە بۆ قز دەرەکەین ئەمە ئەگەر ئینسان هەی بێ لە بەهشتی دنیاە ها بینە بەهشتە دنیاە چۆن بتوانین ڕق و چینە ئەگەر هەمان بێ لە ناو دڵ دەری بینین چ کردەوەیەک چ عیبادەتێک هەیە بیکەین یعنی کەربین یا بەرامبەری خەڵکی بێتە دەرێش دەلێتمە وەکتە گوتی و نەخۆشیەکە ئەم چاوێ نەخۆشی چارەسەر بکەین بین نەدەرێ ئێمە عەبدی خوانین ئەبێ لە خوا شت وەرگری مادام عەبدی خوام من لەبەر خوا تۆ غەدرت کردووە لێم قسەت پێم و تۆ ماڵمت خواردوواوە ئەعفو عن من ظەلەمەنی تەواو مادام خوای گەورە پێی خۆشە ئەخ زوڵم گەورەیەوە من ظەلەمەنی هەرە زوڵم يعني كظلم لمن كرد به من ابي عفوتك ولا بيناي خويا فقط في سبيل الله اخ او جرينجا دوام صفتك لصفتك كان خوا تخلقوا باخلاق الله الحديث يقول افهم تخلقوا باخلاق الله باخلاق خوا خوتان اخلاق داركن واخلاق خوات شيء غفوره ونيا غافره عفوه ستيره يعني جناح كان سترك حليمه صبوره ئەمە ئینسان مادام لەبەر خوا پێی خۆشە تۆ وەک ئەو لە لێبوردەبی ئەو کەسەی کە پێغەمبەری خۆ بەمان باسەکات ئەفەرمێ ئینسانێک پێشی ئەوەی بمرە لێ کوڕم ئەگەر مردم وەسێت بۆ کوڕەکانێکە جەنازەکەم بسووتێنن بیکەنە سێ چوار خۆڵەمێش لە سێ چوار سەر شاخدای بنێن بابی بە لە قیامەتە کە زیندوە بێتەوە پێغەمبەری خوا ساسەم فەرمێ بۆ وات کرد ئەڵێ یا ڕەبی خوایە لەبەروان کرد من گوناحم هەیە تا تۆ نەتوانی ئینەکەم لاشەکانم کۆکەیتەوە زیندوم کەیتەوە دێڵێت چیت کردووە لە دنیا چی باشت کردووە ئەڵێ یەک لە شتانی کە هەم بووە قەرزم ئەدا بە خەڵک لەسەری ئەوەستان خوای گەورە ئەفەرمێ ئەو سیفەتە ئێمە ئەولا بهیم ئەوە سیفەتی ئێمە سیفەتی منە ئەو سیفەتە لە توێ هەیە ئەو منیش لەبەر ئەوان لێت خۆش بوو خوای گەورە پێی خۆشە سیفەتی خۆی تیابێ سیفەتی حلمت تیابێ سیفەتی عەفوت تیابێ لە پێناوی خوا کاڵی لە پێناوی خوا مادام خوا پێی خۆشە من خاوەن دڵێکی لێبوردە بم خاوەن کەسی عەفوو بم عیب داپۆشم ستر بکەم ئەو ئینسانە بە خۆشەویستی خوا فقط لە پێناوی خوا ئەنا هەندێک ئینسانێک کاگەندرێن بالفعل ئەوە ناهێنێت ئەوە ناهێنێت دەمێ باسی ئەوە بکەم تەواوە دەمێ ئەو باسی بکەم ئایا ئەم عەفووە ئەم لێخۆشبوونە کە ئینسانێک منێک باشە مەسەلەن من کابراایەکم خەڵکانێک کەسێک زۆر بوختانی پێداکردم زۆر ئەزێتی داوم ینی ساڵانێک مدەتێک پێوەی ئەزێتم خواردو یانیش ئەوەتە بۆ نمونە بابی بینە سوۆشال میدیا ئەوڕۆ بەڕاستی مۆدێلە لە کۆمنت نووسین و جنێو نووسین و قسەی بێمانە نووسین ئەمانە کە خەڵق قسەی خراپ یاخود بوختان یاخود بە بۆچوونی خۆشت لە بەرامبەر کەسێکەوە دەڵێت ئەمانە هەمووی گوناحن و بۆ ئەو کەسە بوختانە و بۆ ئەو کەسە چاکەی بۆ دێت بۆ منە کەسێک بەرامبەر من یان تۆ بیکات چاکەمان بۆ دێت ئەگەر بێت و ئەمانە عەفوو بکەین ئایا چاکەکەی ئەوان هەر بۆ ئێمە دێت چی لێ دێتەوە هەموو کەسێک شایانی عەفووە نەخێسیارەکە ئەوەیە ئەمجا ئەوە لە خواوە سێر بکە باشە خوای گەورەکەی لە ئینسانەکان عەفووەکە ئەبێ ئینسانەکان خۆیان بیانەوێ و هەنگاوی بۆ بنێن بۆ داوای لێ خۆشبوون لە خوا بکەن و واز دیب لە گوناحەکان بێنن ئەگەر ئەو ئینسانی بەرامبەری تۆ من خراپم بەرامبەرت کردبێ بوختانم پێت کردبێ لای شیوان هاتوومە وتمە شیوان کاکەندرێن وای واش نەبووە ئەبێ بێمەوە لای شیوان بڵێ من بوختانم پێت کردو ئەو کاتە تۆ عەفوویەکەی باش نییە ئەگەر وانە بێت من سیفەتەکە بەردەوام بووم بچمە لای
مامۆستا دەشتیش باست بکەم بچمە لای فڵان باست بکەم کەواتە من شایانی و عەفۆ نیم عەفوو بۆ کەسێکە عەفوو بۆ کەسێکە کە ئەم ئینسانە کەوتۆتە هەڵە بەرامبەرت غەڵەتی کروێستە پەشیمانە و داوای لێبوردنت لێکە سیاغەکە ئەوە بۆ نمونە من بەر لەوەی کە شەو دەخەوم سەر بکەمە سەر سەرینەکەم بالیفەکەم بڵێم خوایە ینی لە بەرخاتری تۆ لە هەموو ئەوانە خۆش دەبم کە گوناحێکیان هەیە بەرامبەر من کردویانە لەگەڵیدا ئەوە بڵێم ئەوانەی کە شایانی عەفون ئەوە باشتریان بڵێم هەر هەمووی تاو چۆنە تۆ ئەگەر ئەمە بکەی زەرر ناکەی خۆ تۆ بڵێ گەر هەر هەمووی لەوانێ لە دڵەوە ئەو ئینسانە سیفەتی باشی تایە بەس بۆ معلوماتت لە قەوسێکە یعنی ئەو ئینسانە ئەگەر شایانی ئەو ئەفۆنە بخوا نایکە یعنی ئەگەر کەسێک شان بێگومان خۆ ئەفۆکە لای تۆ نییە بەڵام تۆ مەبدەئیەن وەکو ئینسانێک بۆ وەکو ئیماندارێک ئەم سیفەتی ڕق و حەقدە هەڵ نەگری خۆتی پێوە ماندوو نەکەی تەسلیمی خۆی ڕەب العالەمین کابرا کە لە کۆمنت لەبارەی تۆ لەبارەی فلانەوە فلانەوە قسەیەک دەنووسێت کەوانە بوختانە طبعا ئەم بوختانە ئەگەر داوای لێخۆشببوون لە بینی خۆی و خۆی خۆش بکە بڵێ خخوای من تۆ بەگەڕامەوە لای تۆ دەمیستمەوە بڵێ بەڵام هیچ حەقێکی لەسەر دەمێنێتەوە نەخێر ئەکەی من ئێستا بۆ من ئەم سیانە لە سوۆسیال میدیا ناسراوین ئەگەر خەڵکانی من لای خۆم وام وتووە تومە خوایە هەر کەسێک قسەی پێم وتبێ هەر کەسێک قسەی پێم وتبێ بوختانی پێم کردبێ باشە قسەی ناشرین پێم وتبێ خوایە گیان ئەگەر ئەو کەسە پەشیمانە ئەوە من عەفویەکەم بەڕاستی بەزەگە پەشیمانیە من داوای حەقی خۆم وەڵام من شەرمام گوتووە تۆ شوا بڵێ بۆ هەندێک ئینسانێ تۆ ناکرێت ئەم ئینسانە یعنی ئەبێ فێر بێ ئەبێ بزانێت کە یعنی چکە چاک نەبووە یعنی تۆ کەسێک کەسی عەفوەکەی چاوێ یعنی تۆ فەرقیە کاکە زەلامێک کەسێک کە کوشێ بە ئەنقەست باشە وەلەن تۆ بەش ناکە و بێ منەتیشە فەرقیە لەگەڵ کەسێک شەڕێکیان کردو نەیزانی لە عەسەبیە تا کەسێکی کوشت هاتووە داوای عەفولیەکە دێتە ماڵەکەت وەنیە بەڵام ئەوەی تر بێ منەتە فەرقی زۆرە کەسێک بە سیارە لە مناڵێکی داوە نەیزانی کاکە فکری ڕۆی نەیبینی فەرقیە لەگەڵەوەی کەسێک بە بێ منەت بێ بۆ کابراایکێ بسرمان نوێشکەر و تەقوا و ئیماندار بووی هەیە کەربێتویش کابراایکی و بن گونەهکارە مەشروب خۆرە حاشا زیناکەرە یانژی تشتێکە تایبەتوی و مەسەرەن ئەس کابراایکی نیاسم بۆ نمونە گونەهکارە کەربێت خوژێڤەکەم درستە یانژی خۆژێ دیرکەم و خلاص حەقی منی نەکەربێت مژێڤە بن ئەوە یەکێک لە تابعینە لە بەغا ناوێکی خۆشی هەیە خەڵکێک لەسەر بڵێن دجلە و فرات مەشروب بخۆن برادەرەکانی پێی ئەڵێن معروفی کەرخینیە یەکێ لەوان ماشاناوەکەی نایەتە بیرم پێی ئەڵێ بۆ دوعایان لێ ناکەی ئەڵێ یا ڕەبی خوایە لە دنیا و لە قیامەت دڵیان خۆشکەی ئەوە گوناح کارە بینێت ئەوەی تعجب بکەنێت تۆ لە جیاتی و دوعایان لێ بکەی دوعایان بۆکەی یاڵێکگەر خوا دڵیان خۆشکە لە دنیا و قیامەت یانی خوا هیدایەتیانەدا ئەو هایە نابێت تۆ ینی کەس لەبەر ئەوەی کەسە گوناحبارە ڕقم لێ بێت ینی بۆمان نییە ڕقمان لە یەکێک بکە نانە ڕق نەخۆشیێکە عیلاقی بن بەڵام مامەڵە شتێکی ترە یعنی مەحەبەتی ئیمانی شتێکی ترە بەڵام ڕق شتێکی ترە هەر بۆ جوابێکی ببوو قسەش دەبڕم بۆ جوابێکی ژوان دەڵێ قەولێکی ئیمامی عەلی هەیە خوا لێ ڕازی بێت دەڵێ کەسێکت بینی لە شەواندا خەریکی گوناح ئیمامی عەلی غەڵەت بۆم ڕاستکەوە کەسێکە دیت کە گوناح دەکات لە شەوان ینی پێتوان نەبێت کەەوە هەر ئەوەی ڕەنگە بۆ سبەی تۆبەی کرد سبینێ باسی مەکە بڵێ کە دوێنێ شەو بینیم گوناحی کردووە لەوانەیەم شەو تۆبەی کردبێ کەواتە مامەڵە لەگەڵ گوناحکارە نابێ بە ڕق و چینە و بغز بیکەین گوناح هەندێک ئینسان یانی وەک نەخۆشی سێری بکە من ڕئیم وایە ئەم ئینسانە نەخۆشە ئەم ئینسانە نەخۆشە ئەم ئینسانە گومڕایە پێویستی بە هیدایەتە سەری دێشێوا و پێویستی بە چاکردنە هەڵیان خەڵەتان و پێویستی بە دەستگرتنە پێغەمبەری خوا ساڵسەم چیە فەرمێ ئەعینوا أخوكم على الشيطان ولا تعينوا الشيطان على أخوكم يعني چی یارمەتی براکەتان بدەن لەسەر شەیطان نەک یارمەتی شەیطان بدەن لەسەر براکەتان ئەبێ وا مامەڵە بکرێت کولیچە خورما کامیان ما هەردوو کۆڕەکە نمەکمای نەکرۆ خورمایەکم ئەوە دا ئەم سەرتوانی چ دا ئەم بابەتی درەوێ ڤە نەکەین چونکی ڕاستی بابەتی درەوی گەلێکە ئەوە شتێکی ترە دەست خۆش ئەوە شتێکی ترە مامۆستا دوو کابرا حەشێک و دوو دکن دلێوانە پێک و دێ خۆشە هەری کۆریەک و دوو دکن کابراەک تێت وەلوانات کرد کەربشتێک و دووە بن ڕقیان لە یەک دیبێ ئەمە چ گوناحبارێکی هەیە یان چ گوناحێکی هەیە ئەو کابرایە لە حەدیثێکا پێغەمبەری خوا ساڵسەوە فەرمێ شەڕ الناس
شر الناس اللي هو آخر قياس للشر توب بله خرابترين كس أويك بين دو كستي كده خرابترين كس أو كسية بين تو كستي كده لحديث كده فرمية بيتهم بليم ما الحالقة حالقة يعني تاشين يعني شتيك بتاشيتي بيو نمينه داريك همي قلاو قول وميوه وجوانية هيك بيو نمينه لقشي بيو نمينه أفرمي حالقة أويا أم إنسانة بيني كسيكتي كده أويا تشاكا كانت أبا يك تشاكا ناهيله يعني أو خرابتريني كسكانة أجر خراب كان قياس كي ريسكي أو إنسانة كبيني دو كستي كده خرابترين كسا لك كرت مختصر أفرمي القتات أو كسيك قصيهني أبا في النار يك كلمة طول لا يعني حديث كتير أفرمي لا يدخلوا الجنة ناس تباهشتوا يعني هيج بقدما ناخوش نية جارو دو عشيرتي ريك لسر ما بالمدوج من داري هل براستي يكو دخوش فيت بجد بتعرقو كينا أبيت الرقو كينا يعني زوربي عائلة كان جنو ميردا كان زور جار من لبيني ما تيكتشو زور جار طرف في سيام هاتو تبينا جارو أبو دايق بوا جارو أبو خسوبه يعني هردو طرفك جنو ميردا كاني أمره كزوربي جاء ابنه لحالتك طرف في سيام واي كردوه أم جني هاندا وأم بياوي هاندا وبخرابة باسي كردوه أول قولة ترين خطر زور جار متابعة دكم للسوشيال ميديا يعني خلقانك أجر شيء كان هي دين لايتو بون منا كان يعني حل دكي يان باس دكي بپێوی کە متابعات کردو بە دووەدا چوونت کردووە ئەم حاڵەتە ئەوەی کە باسی دەکەی ئەمە هەروەکەوەی کە قسێ یان فعلەت ئەم ڕووداوانە هەیە ینی کەسی سێمەکان زیاتر چێن ئەوانەی لە بینی ژن و مێردەکان کەسەکان کوڕ و دایکەکان کچ و دایکەکان کوڕ و باوکەکان چێن زیاتر کە دەبنە هۆکار بەوەی ئەم ڕق و کەربە دروست بێت ئەم جیاببوونەوەی دروست بێت ئەم کێشانە دروست بێت من کەم بینیومە حاڵەتی دەرەوە بێ دەری دەرەوە قەزمەوە ینی دەرەوەی خێزانی هەردوو لا بێ زیاتر هەردوو ناو خێزانەکەیە و زیاتر یان زۆرجار دایکەکەیە هانی خوشکەکە ئەدا کچەکەیەدا یان خوشکەکەی هانی خوشکەکەی ئەدا یان خوشکی پیاوەکەیە یان دایکی پیاوەکەیە کە ئەمەنە غیبەتی ئەم بووکەیەکە ئەمەنە بە ناشرین باسیەکە ئەمەنە بوهتانی بەدەمەوە ئەکە ئەمەنە وای لەم پیاوەکات کە ناشرین بێ هیچ نامێنێ یعنی من دوێنێ بوو عایلێ کات نەلام باوکی کوڕەکە ئەلێ نابێت ئەو کچە بێنیتەوە دەمەقالەیەکیان بووە کچە لە ماڵ باوکی ئەوەندە ئەزانێ بەس زمانە غەڵەتێکی کردووە چوە دەستی قاچی غەزوری ماچ کردووە ئەخە خۆلەوە زیاتر ئینسان بۆ نە کەرامەتی یعنی بڕوشیە قاچی ماچ کردو غەڵەتێکم کردووە دەنگم بەرز کردووە لەسەر دەنگ بەرزکردنەوەیەکە بێت تەلاقی دەی هیچی ترنە هەر هیچی ترنە یعنی ئەو لەولاوە پەم پێدا حاڵەتێکی تر هەر عیناوە دایکی کوڕەکە بوو کە لەگەڵ هەر حەزی بە بووکەکە نەبووە ئەم ڕقا لێرەوە ئەلێرەوە گەورەی کردووە چاوەڕی غەڵەتێکی بچکۆلەی کردووە ئێستا دایکەکە لێ بێنی تۆ خۆمە سووتێنە تەلاقیانداوە لەسەر یەک شتێک خوا ئەزانێ یعنی خۆم تەلەفۆنم بۆ ماڵی بووکەکە کردووە فقط ئەم ژن و مێردە دەمەقالێکیان بۆ خۆ ژن و مێردان بەزمەی هەرە بێت جارجار بەیانی ڕۆیشتەوە سەعادەی بەیانی دوو مەحامی گرتووە یەکسەر دایکەکە وتێتی ئێ باشە ئەسڵ وایە ئینسان ئەبێت کە گەورە بووە بێ دڵی گەورە بێ ئەبێ ئەم دایکە بزانێت باسیەوەش بکەین لەوانەیە ئەم دایکە نوێژش بکا و ڕۆژوش ئەمانەی لێ قبوڵە والله بڵێم چی یعنی تۆ دەسەوەرکە ئەگەر ئەم پرسیارت پێغەمبەر بیدات و ساڵسەلەم نەک من بیدەوە باسی ژنێکی بۆکەن یا ڕەسوڵ ئافرەتێکی بە ڕۆژوو ئەبێ شەو نوێژ ئەکا وەنیە ذکر زۆرەکە بەڵام ڕقی لەمە حەسوودی بۆ زیرانەکانی لێ ئەمین ئەوە نین خەڵک ئەزیێتەدا ئەفەرمێ فەهیە في النار فهي في النار يكسر وافرتي دیکەشەیە پێچەوانی ئەو عیبادەتان تەنیا عیبادەتی کەمە بەڵام يعني خەڵک ئەزیێت نادە ئەفەرمێ ئەوە بەهەشتیە کەواتە يعني صفاتە ئەخلاقیەکان زیاترن لە صفاتە يعني تعبودیەکان چونکە مەسەری عیبادەتکاکەن درێن عیبادەت چونکە ئینسان لەزەتی ڕوحی لێکە یان ڕاهاتوە لەگەڵ عیبادەتەکان ئەوە يعني زۆر ئازایەتی تیان نییە خی گەورە لەزەتت پێ بەخشێت تۆ ناتوانین دەستبەرداری لەبەرەوەی بۆ تەعقیدە و بیر و باوڕت بەڵام تۆ تەسەوڕ بکە سێری ئاەتەکان بکە کە باسی عیبادەتە یەکسەر ئەخلاق دێ بە دوایە ئەو ئاەتی لە سوڕەتی مؤمنین قد خاشعون عفوا یەکەم سەڵاتەوە نییە دووەم لەغوە والذین عن اللغو معرضون زكاة أو باسي عبادته عبادات أخلاق عبادات أخلاق عبادات
فيك فكري دنيا اخلاق تم مهمه بەڵێ بینێتی وتوسير عبادتەکان بکە واه. هەمووی ڕبتن بەلایەنی ئەخلاقیاتەوە هەموو عیبادەتەکان نوێژە تەنها عن الفحشاء والمنكر ونيا ڕۆژووە قول الزورە حەجە ڕەفەت فسوق يعني زمان پیسی هیچ کردەوەیەک کە لە پێناو خوا بێت بەبێ ئەخلاق نییە دەبێت ئەخلاقی لەگەڵ هاو پێچە ئەسڵەن یەکێک لە نیشانەکانی قبولبوونی عیبادەتمان بوونی ئەخلاقی جوانە چونکە بۆ ئەو ئاەتی کە ئەفەرمێ سەرەتای ئاەت غیبەت ئەخلاقێکی جوانە لە نێو مەزلیساندا خدا عفوت کار ئەسڵەن گوناحەکانت دەمێ هەموو ئەوە بڵێ یەک با ئەوە ئەو باسە بکەم زۆر جار با نەشڵن پیاوی چاکە و ئەو لا إله إلا الله. ینی زۆر جار لە مەجلیسان کابرا مەسەن باز دەکە دەرم کاکە باسی کەس مەکەوشان دەڵێ کا غیبەتم کردێت چم کردی وەڵڵا من غیبەت ناکەم ینی نازانم ئەو حەق بە خۆدانە چییە کە کەسێک پێی وایە کە ئەوەندە شایستەیە ئەمن لە مەجلیسێکدا دەچم باسی ژوانی دەکەم ئەو حەق بە خۆدانە چییە کە ئەمن هەما حەق بە خۆم دەدەم بێم غیبەتی کەسێک بکەم پێم وابێت کە فعلەن یانی شتێکی چاکە ئەمن کە غیبەت دەکەم یان ئەو شتانی کە باز دەکەم ئەوە حەقیقەتە خەڵکانێکەیە ڕەنگە ئەگەر بزانن ئەو حەق بە خۆدانیان زیادەیە هیچ مافێکیان نیە بیانەوە غیبەت بکەن ڕەنگە نیکەن غیبەت چونکە جاری وایە کەسە دڵ ئەستەغفرڵڵا وەڵڵا خوایە مەقسەدم غیبەت نەبووە ئەی مەقسەدی چییە چ شتێک زیاد دەکرێتەوە ئەمە غیبەتە یان حاڵەتێکی دیکە هەیە غیبەت نەبێت شتێکی باش بێت لە مەجلیساندا باز هەر بکرێت حەدیسەکەی پێغەمبەر جیاکاتەوە ساوسەلام ئەفەرمێ ئەگەر شتێکت لەو بەرامبەرت باس کرد بێ ئەگەر تیای بوو بێ غیبەتە ئەگەر تیای نەبووێ بوهتانە کارەساتە خراپترە یەک لێک خراپترە قد بهت وانی فقط بەهەتە ینی هەردووکی کارەساتێکی زۆر گەورەیە بەڕاستی ینی ئەم ئینسانە خۆی یەکێک لەو شتە خۆشانەی کە ئینسان ژیانی پێ خۆشە بێ بەجددی ئەمە کۆتاقسەکان بێت ئەوەیە کە ئەم ئینسانە خاوەن دڵێکی پاک بێ ڕق هەڵگر نەبێت چونکە ڕق ئینسانەکان پیرە کاگاکە درێن باوەڕ بکە تەسی لە سوکەریت لە نەخۆشی دڵ ئەکا حتا لێ عمری ئینسانەکان کورتەکە بەڵام خاوەن دڵێکی فراوان و گەورەبی ئەم دنیای بە گەورەی ئەبینی بەس خاوەن دڵێکی تند و ڕق و بغزن بی ینی دایمە تۆ لە شەڕای دایمە بیدەواکەیتەوە چۆن ئەمە ئەزیەت دەم چۆن وای لێ بکەم خەڵک بە خراپە باسیکە چۆن ئەکەویتە سنگەرەوە لێ بۆ پشتڕاستکردنەوەی قسێت ماوەیەک بەر لە ئێستاەوە راپۆرتێک ببینیم هەر لە سوسیال میدیا دەڵێ هۆکاری سەرچی ئەوانەی کە جڵدە لیانەدا بە تایبەتی دڵ ئەوانن کە ڕق لەنێویاندا کۆ دەبێتەوە ئەمە وا دەکە سترێسیان بەرز دەبێتەوە کە سترێسیش بەرز بووە زەخت و جڵدە و ئەو شتانە ئەوە ناژڕوە ئەمە سەر دنیاە ئەمە ناژڕات ینی ناڕوە ینی ئەمە زۆر مشکلێ هەندێک کەسێک قەت لە بیر ناکات ینی ئەوە بۆ خۆی چونکە دایمە لەگەڵتە دایمە بیری لێکەیتەوە ینی ئەو کاتە خۆی ئینسان بەچی دڵی خۆشە بێت بەوەیە کە تۆ ینی خۆشی هەموو کەست بوێ بەوەیە کە تۆ تەمەنای خێر بۆ هەموو کەس ئێستا عیبادەت یەکەیە هیچی تێناچێت ئێستا لە دڵەوە ئەو مەجلیسە دانیشتویان ئەوانەی ئەمان بینن من لە دڵەوە تەمەنای ئەوە بکەم تۆ خۆشترین ژیانت هەبێ من چ زەرەکەم بەڵام ئەو تەمەنایە ئەو خێرخوا بە عیبادەت بۆ منوس دوعا بکەین ئای بۆ نەکەی کابری بەری دوعاش تەما خێمای خودش مصیب دارخینی خودش حەزم لە دوعای کابراکی توشبی و کربتیش فلان کەسی بێت بن هێستا کەس نەوەتیە سڵحکردنەوە بینەوەنەدا مەسان دێک و دوبینم بۆ نمونە ئەمن خوانەکە ڕقم لە برامە دڵێوانەکە مەسان دەڵێ ئێستا تۆ ئەو عەمودەیان بۆ لە بەینتان کرد وەڵڵی نازانم مشکلە کاکە و هەزار جارە بڵێ لا مەسەرەن دیقانەی لەگەڵ بکەین ڕقم لێ بەزن خۆشم دەوێ عزیزی قوربانت بەم نازانم پێش دەکەنی نازانم هەم دروشی کرد هەم دوو ڕۆژی کرد ئەلی ئەوە گوناح گوناحک لەسەر في الدرك الأسفل من النار يعني كافر إذا كافر بأشكرا كافر ورقي ديته ونيا بس أما يترواني شان دا دوست ودوجمنيش تلجيره اخوي الدنيا بو بيران بو يعني بين كان بمت يكشوه هكا مادام رقد ليتي اللي يدركوا طبعا ما كسي قناح هيج مالي ما يعني أزاي بصير كمان من حزم برفاقة النما حزم بطبيعة النية حزم بسلوكات النية توافق دوركم بلام رق در نابرم بلام رق هل ناقرم بران برد آخر فرقي زورة حتى أجر خرابش مكربين خوي جان خوي شاكا كاني خوي وخرابة كاني أو رق هل قرتنا واليكات كأم إنسانة وايد بيت يتر سنجر بقول دائما بران بركي أو خرابة براستي يعني بوي خوي جورا جاي كردوتو أو صفتي نفاقة المنافق أويا حدث كذب وأتمن خانة ونيا أجر إنسانك بدروب يطلع خوش مية ريزد أجريه بلام لولا روي ربي وايلي بيت أو إن النقبتي ونيا أو شتانش من أهل المدينة مردوا على النفاق جهما ما مستجرة براي قلتي هندك دعاء بس دعاء ما طيبات سر هندي رقو كيناش دلي ما بيتداري أم حش برون بري خوب كين بالله سر هندي بن يا الله
یا ڕەبی خوایە لەم شەوە مبارەکە داوا لێکەین بە ناوە جوانەکان لە دەرگای پڕ میهر و ڕەحمەتت ئەدەین خاوەن دڵێکی بەڕەحم بین خاوەن دڵێکی بەزەیی بین خاوەن دڵێک بین دوور بین یا ڕەب العالەمین لە ڕق و چینە و لە بغز و لە حەسادەت یا ڕەبی خوایە دڵمان خاوێن و پاک و بێگەرد کەی لە ڕق بەرامبەر هەموو کەسێ یا ڕەبی خوایە گیان ئەگەر هەر کەسێک ئەو نەخۆشی هەیە شیفای بدەیت یا ڕەبی خوایە بینی ئیمانداران چاکەی ئەگەر هەر عائیلەیەک مشکلە و ئاژاوەی تایە یا ڕەب العالەمین خێر و بەرەکەت بڕژێنی بەسەریا یا ڕەبی خوایە دوورمان بخەی لە هەموو نەخۆشیە کە دوورمانە خالەتەوە خوایە گیان خاوەن دڵێکی گەورە بین خاوەن دڵێکی پاک و بێگەرد بین پاک لە گوناح پاک لە حەقد و ڕقد و حەسوودی یا ڕەب العالەمین خوایە گیان بمان بورە لەو گوناحانەی کە پێش ڕەمەزان کردومانە یا ڕەبی خوایە هەر کەسێک لەم مانگەیە تۆبە ئەکاو لە دەرگای تەوابت ئەدا خوایە دەرگەی لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە ئەگەر هەر گوناحێکمان لەسەر ماوە ئەم شەو تەوبە ئەکەین یا ڕەبی خوایە لەو گوناحانەمان خۆش بە خوایە خێر و بەرەکەت برژێنی بەسەر هەموو عائیلە و خانەوادەیەک یا ڕەبی خوایە هەر کەسێک هەر ماڵێک نەخۆشی تایە شیفای بۆ بنێری هەر ماڵێک مشکلەی هەیە چارەسەری کەی یا ڕەبی خوایە گیان ڕەحماتی خۆت بەرەکاتی خۆتمان بەسەرا برژێنی خوایە ئەم خاک و وڵاتە و نیشتیمانەمان ئاوەدان کەی یا ڕەبی خوای دایەتی گەنجەکانمان بدەی خوایە گیان ئیمان لە دڵمان دروستکەی نوری ئیمان لە دڵمان درەوشاوە بێ یا ڕەبی خوایە وامان لێ بکەیت ئەم ڕەمەزانە لە خراپە بمان گۆڕێ بەرەو چاکە وامان لێ بکەیت یا ڕەب العالەمین سستی نەنوێنین لە عیبادەتەکان خاوەن زمانێکی پاک و بێگەرد و پاراو بین بە ذکر و یادت خاوەن دڵێکی سپی و جوان و بێگەرد بین خاوەن عەقیدە و بیر و باوەڕێکی گەورە بین یا ڕەبی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان بخەی یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە ڕوومان بێ بەرەو پێغەمبەر بچینە سەر حەوزی کەوسەر بە دەستی مبارەکی ئاوی کەوسەر بخۆینەوە ئەهلی بەهەشت بین یا ڕەب العالەمین دوورمان بخەی لە دۆزەخ و لە دۆزەخ سیفەتەکان یا ڕەبی خوایە گیان دوعاکانمان لێ قبوڵ کەی ئەم ڕەمەزانە بە خێر و خۆشی و بەرەکەت و عیبادەت بەرینە سەر لەو کەسانە بین کە شەوانە لێیان خۆشە بی ئامین ئامین والحەمد لله رب العالمین ان شاء الله خودش ترازي بارك الله فيك سپاستانەکەم گەلە گەلە هەستم لە خزمەتم گەلە گەلە لە خزمەتان گەلە بخێر قوربان ساز بەم سەگە سەر چاوان واگەدارتان جماعة هم اوصى قرم اما بجاب قرمي بهلن دوروتي يلا سبرايز هي سبرايز اون بشتي قرم كرني يلا سبرايز تاين يا الله سفرك أبد أبين كؤس تالر نامين سير روجان ياد الدكان سيترنا ودنا كيف نسبي ورونا قبلة نيواني قور الدكان
سيرنا وذنين وشويستو أحبابي مال أوايد ليدك يا إنسان غريبة غريبة بس وشان هاردقني ولو قرصتن قلبني دوستو يا شيرت كوين دايكو باب خوش قوبنا دايكو باب خوش قوبنا شينو الرود بودكن بريانو لا يا ولادي وما قدها وردكن بريانو لا يا ولادي وما قدها وردكن يا رسول الله الشاهي لولاك قاب قوسين مقام قاب قوسين مقام تو سبحان الذي تو سبحان الذي أسرى بقربان المتين ما شاء الله وي ما شاء الله يا خۆ بە خێرەوە يا ربي الصحة هەریە باش بێت ئەو دەنگە تەوارەکەم زۆر بەدڵی بە تەوارە ما شاء الله باش بوو ڕقۆکینە ها بوو یعنی بەڕاستی کارە ساتەوە خوارسات إن شاء الله خدای مهمية بارز دست خاصة المهندس ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا الله زانە ئیمانداری تەواو هەتا لە دوای مردنیش دوعای لە بۆ هاوڕێ و دۆستەکانی خۆی دەکە لە بیری ناکە فاغفر للذين تابوا وده تشتكي موازنة قلنا هكا موازنة السوشيال ميديا مروفسات كتير مثلا ما مستاكي عزيز أم دي مهوان كين همو يعني كساكي دي إنسانك. السوشيال ميديا ساكي كومنتد بمعنى رقو كينات يعني كومنت دي فاكر رقو كينات جيت شت بو شو مجبوري واتكي ونيت خده والله يا راست ها والله راست نایش پێویست ناکە لا هەنی تشوفوا ژیان إيدي اللي بكسر. ژیان ئەوەندە نییە نانی مەداکەی ئەوەندە نییە ئەسڵ کەسایەتی خۆیتی يعني دەزانی وەکو چوایە چونکە فەرقی چێ کەس پێی نەگوتی وەرە کاکە جوونم پێ بدەیان قسەی باشم پێ بڵێ نیە ئەو ئینسانە بەخۆیتی ئێستا تو لەو جادەی دەڕووی ئەمن لەو جادەی دەڕم کابراەک لەو گۆڕێدەی جوونەکەم پێ دەدا ئەو هایە بجد باباتك جوابی بدەیەوە دەگەی ئاستیە و جوابی نەدەیەوە دەڕۆی ئەوە سامە بەستم یانی تەوەرەکە زۆر گرنگ بوو بجد لە بۆ تواركي مهمتر کەسانی متفقين موصى تواركي مهمتر بەڵێ تواري مهمتر بازار ماشەڵڵا ڕێخستنی بازار بازار كبراكي هاي دكانداره یا الله ما قلت بيرمي بدي برنامج قوما يرمي قوما لەبەرەوەی ڕەمەزان دكانداره هاتیە بيتشد بت ڕەمەزان هات بەکیف خۆی گران دەکات ڕێک دەکات توزانم هاي بزمير وانە هاي ئەوە خدي ئەوە کارە تشد. ئەوە کارە ساتی گەورەیە يعني تو ها افي ام بحسكين فيجا بس شلو انا كيفا شلو انا الريك خستنا بازاري كنترول كرنا بازاري لا يحتقر الخاطئ پیغمبر نفرمود افكر صوت لا يعني يحتكي فعليا هم الخاطئ. كربت خوش خلكي فاتك وانا كي هيك كرب جي فكرنا كو دلي دابي افكر برای كرب جي فكرنا كو بازاري داد ئەوە دوو مادەی زۆر قورسی لەسەر یەکیان لەوانە مەثەلەن ئەو ئینسانە يعني کەسێک نییە بستە قالبی ئیمانەوە چکە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بحس كي تستيرزم بزانە شیار لەگەڵ ناگەین کڕیاری دوکاندارەکە بۆ نمونە ئەگەر ئەمن کڕین و فرۆشن دەکەم جگەلەوەی کە ینی لە حاڵەتێکدا گەرە من استغلالی مەوسمە وەزعە مەسەرەن ڕەمەزان هاتیە بۆنەیەک هەیە ئەمن بمێ استغلالی کڕیارەکانم بکەم ئەخلاق ڕەچاو نەکەم یەک دنیا شت دەکەم باشە دەستە قالبی ڕەحمی دەکەم فێڵ دەکەم یەک دنیا هەموو ارحموا من في الأرض يرحمكم من في السماء لێ کڕین و فرۆشتن یەک دنیا گوناح پێکەوە ینی بجا بري قلنا هي بري اخرتي ام بيجين باش. كا اشغاليه حكومتي وجلان معنيه كو بيوندي في مساله و هي تشوا او كنترول كن بريا كو بازرگانه كي وصا نوفا بازاري دا يعني تشتا جرام بك السر خلكي كنترول كنا بازاري جلان حكومتي و جلان باجروانيه و تشوا لجنه تايبت مندي مهوانه ما تايبت خدي حسكت افشواجي قايم مقام قضا نوفنديا هوليري بريس نماس عبد الحميد ديال مدابت يا خو بخير قلا بخيرات عليكم السلام عليكم السلام رمضان تابيرو قلا بخيرات يا اهلا وسهلا يا بخير وسلامات انا كاتينا بشتو يا باشي او دين دارت توقش انا بقول قومي قلا بخيراتي
یا خۆ بە خێر بێ زۆر سپاس سەحەتت کووە مامۆستا باشن ڕەمەزان چاوە دەربازوت ڕەمەزان وڵات جاری لە سەرەتاینا سەرەتایەکەی دەستێک کووە دیارت بت لە ڕووی بازارەوە دەتوانم بڵێم نەنە سەقام خوبە گیرە. جۆریان بەچی بەری ئەمن- بچنە تو گەل ماڵ و نانە، شول و باشن، مۆل و ڕۆژیا الحەمدوللا. خۆش بڕێبەچێت تێنیمان ناوی برسیمان ناوی سەرڕای ئەوەی کەوا جەوەکەی خۆشە ڕۆژانە کاتەکەش قسەی کورتە زۆر کاتەکەی باشە ڕەمەزانێکی خۆش ئەو مەشغوڵیەت و ئیش و کار و تەنزیمکردنی بازار و هەمووانە هیلاکتان ناکات بەو ڕەمەزانەی کی دەما هەر کاروباری ڕۆژانەمان زۆرە تەنها هەر چاودێریکردنی بازار نییە ینی لە هەموو ڕوویەکەوە ئەرکەکانی لیژنەکانی ئێمە و تیمەکانی ئێمە ئەرکەکی یەکجار زۆرە ئەنی ئێستا ئەمە ڕاستە تەرکیزمان لەسەر بازار کردیە کۆنتترۆلکردنی بازار ڕێگە نەدان بەو کەسانی کە باستان کرد کە خەڵکەکی بێ ئیمانن کە خەڵکەکەن ڕەچاوی بارودۆخی خەڵک ناکەن یاخود دانوێ و مانگە پیرۆزە بقۆزنەوە کەوا نرخی کالا و شتومەک بەرزکەنەوە یاخود خۆراک و کالا شتمەکی ماوە بەسەرچوو ناتەن دروست بین نە بازارەکان ساغیکەنەوە لەبەرەوەی خۆتان دەزانن خواستی خەڵک خواستی هاوڵاتیان لەسەر کڕینی کالا و شتومەک لە مانج ڕەمەزان زۆر لەو زیاد دوو ڕۆژەی ڕەمەزان هیچ ئەو حاڵەتانە هەبووە مەسەرەن لە لێژنەکان کە دەردەچن کەسانێک کە بازار شتومەکەکانیان گران بکەن یاخود شتی ماوە بەسەرچوو یاخود هەر جۆرە مخالفە و قەدەغەکراوێک کە لای ئێوە ینی بەپی ئەو یاسایانی کە هەتانە ڕێگە پێدراونیە بیانوێ کردی بێتیان لەماوەی ئەم دوو ڕۆژەدا چی هەبووە ئەکی دەمە حالتمان هەبووە بەڵام حالتکان وا گەورە نەبووەکەوە شانی باسکردنی تەنها ئەمە پێشی زیاتر لە دە ڕۆژ کە لە شوێنێک دەستمان گر بەسەر زیاتر لە 30 تۆن خورما و هەنجیری و شکراوە لەو ڕەمەزانە ساڵان ئامادەکراون لەبەرەوەی خۆتان دەزانن خورما لە ڕەمەزانان ڕەواجێکی زۆری دەبیتن ماوە بەسەرچوو بوو تێکچوو بوو تێکچوو بوو نەشیا بوو ناتەن دروست بوو ئامادەکراوە برامتێت مە لایف هەبی نییە لەسەر لەگە قەتلی بڵێ ئەوە قەتلی ئەمە جەماعی. ڕاشمان گەیاندەوەی ئەمە کردمانە کەیسێک و ڕەوانەی دادگامان کردن تا ئەو ڕۆژ ئەوانە هەر هەشە و کەسانی کە بۆ نمونە ئەو هادەکەن ینی ئەو شتانیان لە دەست ئێوە دەستیان بەسەردا دەگرن هەڵسو کەوت دەکرێت لەگەڵ ئەمانەتیان لێ دەکەن ئەوانە لە پەنجەی دەستێ پەر ناکەن تەواان ئێمە بە هەزاران خەڵکی کاسبکار و خاوەن دوکان و بازرگان لە هەولێر هەیە لە دەوروبەری هەولێر کەسانێکانەوە بەڵام ئەوانە چەند کەسانێکی کە لە پەنجەی دەستێ پەر ناکەن ئەکیت هەڵسوکەوتەکانمان یاخود کاردانەوەی ئێمە وەکو حکوومەت وەکو لایانی فەرمی لەگەڵ ئەوانە بە پێی یاسا و ڕێنماییەکان دەبیتن ئێمە یاسایەکمان لەبەر دەستدایە کاتی دەست بەسەر ئەو جۆرە حاڵەتانەدا دەگیرێ کە سەردانی ئەو شوێنانە دەکرێتن ئەو سەرپێچیانە هەبی طبعاً لیژنەکان بڕیار دەدەن ئەو بڕیارانە بڕیارەکانیان چۆن چۆن سزاکان بەشێکیان شوێنەکانیان دادەخرێ بەشێکیان پێبژاردنیان بۆ دەکرێتن پێبژاردننی دارایی ئەوەی کە بە پێویستیشی بزانین و یاخود حاڵەتەکەی یاخود سەرپێچەکەی گەورەبیتن ئەمەڕوانەی دادگای یەکەین لە دادگامە حاڵەتمان هەبووە حکم درایە بە 6 مانگ بە 5 مانگ لە دادگاکانی هەولێر بە سوپاسەوە دادگاکان هاوکاری ئێمە بووینە لەو ڕوەوە ئەس بەسا کاری وە تەیڤ ڕەمەزانێدا بکەم ئەس یعنی ژیانە تەش دێ تێکەلکین و شولی وەش دێ تێکەلکین خۆیم پلانەوە بە هەیڤ ڕەمەزانێ چاوە بوو کنترۆلکردنا تەوا بازاری هەمی جاها کۆلانەکە دیرە بازارێکی مازنە بازارێکی بچیکە دکانێکە تشتێکێم فروشت لژنێت توە چاوە کارێ خۆ طبعاً مانجی ڕەمەزان جیاوازە لەگەڵ ڕۆژەکانی تر لە ڕووی جموجۆڵی بازارەوە لە ڕووی ڕوو تێکردنی خەڵک لە بازارەکان ئەو گەرم و گوڕیەی کە لە بازارەکان دەبی لە مانجی ڕەمەزان جیاوازی ئەمە ئێستا ئەگەر ئێستا لە سەرەتای مانجی ڕەمەزانین بەڵام پاش چەند ڕۆژی چیتر تاکو بەرەبەیان خەڵک لە بازارەکان دەمینێتەوە ڕێستۆرانتەکان چێشخانەکان بۆیە دەبی پلانی لیژنەکانیش جیاوازی هەبن لەگەڵ ڕۆژانی ئاسایی ئێمە هەفتەیەک پێشاتنی مانجی ڕەمەزان کۆبنەوەی خۆمان ئەنجامدا هەموو پلانەکان دانرا پلانی لیژنەکانی تەندروستی و لیژنەکانی چاودێریکردنی بازار و چاودێری بازرگانی و
لیژنەکانی قایمقامێت هەروەها پلانی ئەمنیش دانرا هێزە ئەمنیەکان ئەوانیش پلانی خوان هەیە بۆ پاراستنی سەروماڵی هاوڵاتیان لە کاتی دەرچوونیان لە شەوان ئەرچی هێزە ئەمنیەکان جیاواز دەبیتن ئەکید ئەگەر ئێستا بچینە ناو بازارەکانیش ئێمە شوێن هەیە تاکو بەرەبەیان بە تایبەت ئەو کەسانەی کە فەرمانبەر نەبن کە ڕۆژی دواتر دەوامیان نەبیتن پاشیویش لە بازار دەکەنەوە لە شوێنە بەشێکی زۆر لەو خەڵکە ئەو شوێنانە هەمووی قەرەباڵغە بۆیە پێویستی بە پاراستنی ئەو شوێنانە هەیە ئەو وای کردووە کە پلانێکی تایبەت بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان دابدرێتن بۆ ئەوەی هەمووی کۆنتترۆل بکرێتن چاودێری کۆگاکان کرا پەیوەندی بەردەوامە لەگەڵ کۆمپانیاکان ئەو کۆمپانیانەی کە لە هەولێر هەنە کۆمپانیای گەورەنە بەڕاستی دەتوانم بڵێم سەرچاوی سەرەکی دابینکردنی خۆراکن بەشێکیان لۆ هەموو کوردستان لۆ بگرە لۆ بەشێک لە شارەکانی عێراقیش خوار و ناوڕاستی عێراقا ئەو کۆمپانیانە بە بەردەوامی خۆراکیان هینا و دابش کرایە بەسەر مارکێتەکان بەسەر بازارەکان لە هەولێر ئێمە بەردەوام ئاگاداری جم و جۆلەکانی وان بووینە ئاگاداری نرخەکانیانی لە ڕێگای لیژنەکان بۆ ئەوەی بزانێت دەستکاری کراون هیچ حاڵەتێک ئەم لێرە ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئەم ساڵ نرخ هەمووی جێگیرە بازار سەقام گیرێکی تەواوی پێوە دیارە خۆراک بەشێکی زۆری ئەگەر بەراوردی کەین لەگەڵ ڕەمەزانی پارساڵ بەشێکی زۆری نرخی دابەزیوە ئارد دابەزیوە زەید دابەزیوە هەموو جۆرە برنجەکان دابەزیوە دۆشاوی تەماتە دابەزیوە ئەگەر لەگەڵ پار بەراوردی بکەین هەروەها سەرڕای ئەو جوولەیە کە ماوەی هەفتەیەک زیاترە دەستی پێکردووە خەڵکە ڕووی لە بازار کردێ بەڵام نرخ بە هیچ شێوەیەک بەرز نەبوویتەوە کۆمپانیەکان هاوکار بووینە بەشێکی زۆریان ئۆفەریان هەبووە چێبڕچێ لە نێوان کۆمپانیەکان هەبووە داشکاندن هەبووە لە مارکێتەکان لۆ بەشێک لە خۆراکەکان ئەوانە هەموو هەنگاوی باشن کەوا کاریگەری هەبووە لەسەر جێگیربوونی نرخی کاڵاوشتومەک هەروەها ئەو دابەزینەی کە باسم کرد لەگەڵەوە ئاسانکاریانەی کە لەلایەن حکوومەتەوە بۆ بازرگانەکان دەکرێتن بەردەوامی بۆ ئەوەی کۆگاکان بە بەردەوامی پڕبی لە خۆراک هەروەها لە دەواازە سنووریەکانیش ئاسانکاری تەواو دەکرێتن بۆ هێنانی ئەوانەی ئەو خۆراکانەی کە لە مانجی ڕەمەزان پێداویستی سەرەکی یاخود خواستی زۆر لەسەر وەکو خورما وەکو نیست وەکو زۆر باش ئەمە بەنسبەت بازار و ڕێخستنی کاری کۆمپانیەکان و هەموو ئەوانی دیکان ڕەوشی ناو بازار بە تایبەتی لە ڕۆژدا ئێوە چیتان کردو پلانەکانتان چۆنی بوو بە تایبەتی ڕێستورانتەکان و شوێنانەی کە پێویستە بکرێنەوە گەشتیار دێن سەردان دەکەن یان هەر حاڵەتێکی دیکەەوە هەر هەموو شو و هەڵز و کەوتێکی دیکە لە ناو بازاردا بۆ خەڵکانی کە لە نێو بازارن هیچ بڕیارێکتان لەو بارەوە دەرکرد بڕیارەکان چی بوون؟ ئەکید ئێمە طبعاً هەموو شوێنێک هەموو ڕێستۆرانتێک ئازادە لەوەی کەوا ڕێستۆرانت و چێشخانەکەی خۆی بکاتەوە بەبێ بەڵام بەو مەرجەیکەوە حرمەتی مانجی ڕەمەزان بپارێزیتن مەل ساڵانی زوو ڕێکار و ڕێوشوێنەکان بەو شێوەیە بوو کەوا زیادکردنی ئاشکرا دەکرا هەر ڕێستۆرانتێک گەگەربیە لە مانجی ڕەمەزان ڕێستۆرانتەکەی خۆی بکاتەوە لە ڕێگای زیادکردنی ئاشکرا چەند ڕێستۆرانتە ڕێگە و مۆڵەتیان پێدەدرا کەوا بیکەنەوە بەڵام ئێستاوانە هەر هەمووی ئازادن وڵام دەبێ حرمەتی بڵێ حرمەتی مانجی ڕەمەزان بپڕمەتگرتنەکە چۆنە ینی چێشخانەکان چی بکەن؟ چێشخانەکان وەکو باز دەکەین بەشێکیان ئەمە لەسەرمان فەرز نەکنە بەڕاستی بەڵام وەکو کەلتورێکی ئەو شارە بەشێکی زۆریان بەتایبەت ئەوانەی لە ناو سنتەری شارن لە شوێنە قەرەباڵغەکانن لەو جێگانەنەکەەوە خەڵکێک ڕووی تێدەکاتن بە پەردەیەکی ڕێک پێکدای دەپۆشیتن وەڵام ئێمە بەشێکشمان هەیە ئەستێرەیان هەیە 4 ئەستێرە و 5 ئەستێرە ئەوانەش بەپێ ئەو ڕێنمایانەی کە لۆیاندانرایە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن بۆیە مەرجی ئێمە تەنها ئەوەیە کەەوە ئەو ڕێنمایانەی کە لۆیان دادەندرێتن ئەوە جێبەجێ بکەن و حرمەتی مانجی ڕەمەزان بپارێزن و زائیدەن با بڵێن خواردنەوە کوحولیەکان ئەوەش هیچ بڕیارێکمان دەرنەکرێمە بەڵام سەر سەرێ جەنابێ خۆیان خۆمی ڕێکی ڤایس ئێڤۆریشی تۆتم یعنی کەتە بەرچۆڤتمە فروشگەیت فرۆتنەوە مەیە بە خۆرنت کوحولی گرتی بین یعنی بڕیارێک کاتێدان مەیخانەت گرتی بنیۆنژی ئەو خۆت گرن بە خۆت دەزانی ئەمە لە کوردستان لە هەولێر
شاری پێکەوە ژیانە هەموو ئاین و نەتەوەکان کە لێرە دەژین ڕێز لە مەراسیمی یەکتر دەگرن لە بۆنەکانی یەکتر دەگرن ئێمە وەکو کەلتورێکی لێ هاتیە بەبێ ئەوەی ئاگدار بکرێنەوە هەر هەمویان کە بەشێکی زۆریان کە لە ئاینی ترن بەڵام بەخۆیان لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان تا دوای جەژن شوێنەکانی خۆیان دادەخەن کراوە نابیتن ئەوەش ئەوە دەگەینێتن کە یەک لە جوانیەکانی ئەو شارێ یاخود ئەو وڵاتەیەکەوە ئەو ڕێزگرتنەی لە نێوان هەموو ئاین و نەتەوەکاندا هەیە هیچ دۆتاک ژمارەك وهەیە چێشخوانە و کافتێرێت کوت مینەڤەکری ئەپڕۆژ تەیڤ ڕەمەزانەدا یۆنژی دیوارنینە وەک ژمارە یۆنژی دۆتا نام بەرەوەی کە وەکو باسم کرد کە ئازادن کە دەیکەنەوە ئەو ژمارەمان لە بەردەستدانە بەڵام بەشێکیان کە نایکەنەوە ساڵانە مانجی ڕەمەزان دەقۆزنەوە لە ئەوەی کەوا شوێنەکانیان نۆژەم بکەنەوە نوێی بکەنەوە ئەو کەم دەرفەتەکە لەوان بەشێکی بەرچاویان لەوانەکەەوە مانجی ڕەمەزان شوێنەکانیان دادەخەن بۆ کاری نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی کارەکانی خۆیان بەڵام ژمارەیەکی باشی چکە بە خۆت دەزانی هەولێر پایتەختی کوردستانە خەڵکەشی زۆر ڕووی تێدەکە خەڵک ڕوو لە دەستگا و مؤسساتی حکوومەت دەکە ڕۆژانە کە کاری بەو شوێنانە دەبی ناکرێت و میوانێکی ئەو شارە دەحتیمالەکە بە ڕۆژوونیە شوێنێکی ژنەبی بچی نانی لێ بخوا یاخود لی بەحەسێتەوە ئەس جارێ پرسیارێکە شخصی بکەم وەکی تول مۆڵەخۆ وەکی نەبەس نەوەکی قای مقام مثلا داوام نەبێت چی سەردانە دکانێکی بکەیت شتێویە گران بێت دوی وەختی یەکسەر وەکی قای مقام ئاغویت گەل یۆنژی وەکی هاوڵاتیەکی وی باژەر و وی وڵاتی طبعا استغلال کردن ئەمە ڕێگە پێ نادەین بەڵام ئەگە سەردام بکەین ئەکید هاوڵاتیش ئەرچی لەسرە وەکو هاوڵاتیش دەبی قسەی لەسەر بکەم دەبی تەدەخول بکەم لەبەرەوەی مە هەردەم ڕاماگەیاندیا کەوا هاوڵاتیانیش ئەرچیان لەسرە تەنها بە تیمەکانی حکوومەت بجوکی هاوڵاتی تو چتکی وەختی ئەکید ئاگداری لایەنە قەت بۆ حاڵەتەوەکو هاوڵاتێک بچێ دوکانێکم مەسەرەن بەس عادەتەن دەبی ماسکە یان شتێک کڵاو شتێک بۆ بیکابرا نەدناسیتەوە والله ئەمە لەبەرەوەی 2 ساڵی خیان بابەتی نەخۆشی کڕۆنە بە ماسک زیاتر دەناسنێژی بەهینتەنەنیکە بە ماسکیش دەناسرینەوە ینی باشتر زیاتر دەرکەوت بووین لەبەرەوەی بارودۆخێکی قرس بوو بەردەوام لە شوێنە گشتەکان بووین لەسەر شەقامەکان بووین بەڵام ئێمە زۆر جار سوودمان لە زانیاری هاوڵاتیان وەرگرتیە یاخود لەسەر ئەوە قسە بکەم مەسەرەن ئێستا لە شوێنێک سەرپێچیەک هەیە کابرا شتی گران کردووە یان خواردنی ماوە بە سەرچووی هەیە زۆر جاری وا هەیە ئەو کەسانە بە جۆرێک ئەم شتومەک و ئەو کارانی خۆیان حەشاردن تۆزێک بە حسابی خۆیان لێزانی دەکەن لەوەی کە ئاشکرانە بن بەڵام ئێوە پێیان دەزانن شێوازی پێزانینەکە چۆنە لێژنەتانەیە خەڵک هەماهەنگن لەگەڵتان ئەوەمان پێ بڵێ چۆنی ئەو شار ئێمە لە هەولێر باوەڕکە بە شێوەیەک هەموو لیژنەکان هەموو لایەنەکان کار دەکەن وەکو یەکتیم هیچ جیاوازێک نییە ئێمە هێزە ئەمنیەکانیش زۆر بە شێوەیەکی بەرچاو بەشدارن بەڕێوبەرایەتی ئاسایشی هەولێر هۆبەی ئابووری بەڕێوبەرایەتی ئاسایشی بازگەکان کە دەورێکی زۆر باڵیان هەبوو هەر ئەوڕۆ بەڕێوبەرایەتی ئاسایشی هەولێر 2-3 حاڵەتی هەبووە کەوا سەرپێچی بۆ دەستی بەسەرداگرتووە و لۆ ئێمەی ناردۆن پێی دەزانن ئەکید زانیاری متابعکردن سەردانی شوێنەکە خەڵکی تایبەتان هەیە ئەوەش هەیە خەڵکێکەیە کە بە بەردەوام زانیاریمان دەداتێ هەروەها ژمارەی دەوی سڕیاتی پیشەکە کە شەکە واللهی یەکشیش هەیە ئێستا ئەمن هاوڵاتیەکەم بەڕاستی پێم خۆشە خەڵک هەماهەنگ بێت چاوکراوە بێت ئەمنە خوڕمای دەفرۆشم طبعا بەسەر نەچۆ زۆر مەزبوطە دیارە خاینە باشە ئەوە خوڕمای دەفرۆشم مەسەلەن خۆ بەتەنێ بلاو بخۆ سەر بۆ نمونە ماوەی بەسەر چووە باشە ماوەی بەسەر چووە خراپە کەسێکی دیکە ینی کەسێک دێ کە لێم دەکڕی پێویستە ئەو کەسە ینی چاوکراوێ بزانێت کە ئەو خوڕمایی کە من پێمە ینی بەسەر چووە خراپە کێشەی هەیە زۆر باشە ینی ئەو کەسە مەسەرەن بچێت وەڵا ئەمن لە شوێنێک ببینم ینی هەست بکەم کە شتێکی ماوە بەسەر چووە خراپە قەدەغەیەک هەیە حاڵەتێکیەوە هەیە
وەڵام من ئاگادارتان دەکەمەوە هۆشیاری شتی واشە بووە ئەوەش پێ دەڵم چۆن ناگادام ئەمە ژمارە تەلەفۆنمان هەیە لێرەش ڕای دەگەینم 0750 222 44 دەتوانن بینوسن جەماعەت دووبارە 0750 222 44 88 222 44 88 88 ئەمانەوە واتساپیشی لەسەرە ڤایبەر و بەڵێ هاوڵاتیان دەتوانن بۆ 0750 222 44 44 88 ئەو ژمارەیە وەتسئەپیشی لەسەرە لە هەر شوێنێک سەرپێچێکتان دیت کەسێک زانیتان کە نرخی گرانە بەرزە نرخی گرانە لە ڕووی کوالیتیەوە گومانی هەبوو تێبینی هەبوو الواتساپی ڤیددیوکن ڕسمی ئەگەر ڕۆژانە بە سەدان ڕسم لەو ڕێگایە لۆمان دێتن هەروەها زۆر لە هاوڵاتیانش لە ڕێگای ژمارە تایبەتیەکانی خۆمانەوە ئاگادارمان دەکەنەوە یاخود هێز سەردانمان دەکا وەکو باسم کرد ئەو زانیاریانەی لە هێزە ئەمنیەکان وەری دەگرین یاخود لە لیژنەکان ئێمە لیژنەی قایم قامێت وەکو لیژنەیەکی باڵایە لە شاری هەولێر نوێنەری هەموو لایەنەکان تێدایە چاودێری بازرگانی گەشت و گوزار کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان ڤێتەرنەری تەندروستی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو لایەنانە هەر هەمویان بەدەیان لیژنەی تری لاوەچیان هەیە کە بە پێی ئەو نەخشە و ئەو پلانەی ڕۆژانە خۆیان هەیە دابەش بووینە دەرچوون دەکەن ئێمە لەگەڵ مانجی ڕەمەزاندا ئەو دەرچوونانە زۆر بە چڕی زیادی کردیا بۆ نمونە لە بەیانیەوە تاکو پێش 2 سعات ئێستا دوای سعات 12 ژنەکانمان لە دەرێ بوون سەردانی شوێنەکانیان دەکرد ئەوڕۆ چەند حاڵەتە بووە دەستی بە سەرداگیراوە ئەوە هەمووی لێکۆڵینەوەی لێ دەکرێتن ئەو خۆراکانی کە جێگای گومانە پشکنینی لۆ دەکرێتن ئەگەر دەرنەچوو لە پشکنینەکە ئیزرا ئەنگۆ لێژنە پێک دێنن بۆ ئەوی مڕاقبە و چاودێری بازار بکەن لە ماڵی هیچ لێژنیان پێکی نایە کە ئەتوو پێداویستەکانیان لە بۆ بێەوە مەسەرەن ئەتوو بەخۆت دەچی میوێ ئەو شتانە بکرێ ماڵ بەجددی ناتی شتی بکڕی والله ئیسانە لە ماڵێ زەڵاتە شتێک هیچ بەشدار نابی نازەمادی گلەی دەکەن ماڵێ ماڵی گلەی دەکەن یان دەڵێن ماندیە یان دەڵێن قایم قام و کاکە ناوێنی پێی بڵێن ناوڵا مەسەلە ناوێری نیە بەڵام کە فێر نەزانیە و شەکەی پێت ناکەن بەجە بە تایبەت پێت بڵێن بڕۆ ئەشیای دۆڵمەی زەڵاتەیە ئەم نەتە هەر فێر نابم هەمووی دەبڕم زەڵاتت کرد بۆ ڕۆ یان دەیکەی ئەوە ناڵێم ناوڵە ئەم ناڵم یەک دوو زاران کردم هەوڵە چیدایە باشی ئاعتراف دەکە پیسترین خراپترین سەرپێکی وەگرت بێت بیرۆتەمەوە بت قەت توش بیر ناکی چ سەرپێچیەک بیە پیسترین سەرپێچی وڵای ئێمە زۆر حاڵەتە بۆ دەستمان بەسەرداگرتیە بەڵام لە هەمووی پیستر گۆشت بووە گۆشتی قەدەغەکرا و ڕێگە پێ نەدرا و کە بە قاچاق هەوڵ درایە داخل بکرێتن کە باز لە قاچاق دەکەین هەوڵ دەدرێت لە ناو بزوێنەری ئۆتۆمبیلی بار هەڵگرت بشاردرێتەوە یاخود بۆدیەکان با بڵێن بە شێوەیەک دروست کرایە کەوا لێ بشاریتەوە تەبعاً گەرمۆش دەبیت ینی کە دێت چۆن دەتوان ساغی بکەنەوە احتیمالە دەیخەنەوە ساردکەرەوەکان و جارێکی تر ینی بەڕاستی بەڵام ئێستا ئەو حاڵەتانەمان کەمە لەبەر ئەوەی ئەمە لە ماوەی ڕابردوو ینی کاری زۆر باش ئەنجام درا زیاتر لە 20 کەس کە ئەو کاریان ئەنجام دەدا گۆشت و شتی وا قەدەغە کراویان دەینا هەوڵیان دەدا داخلی بکەنەوەوانە دەستگیر کران ڕەوانەی دادگامان کردن وەکو باسمان کرد لە دادگاش سزای توندیان لەسەر سەپێنرا ئەوە هەمووی کاریگەری خۆی هەبوو ئەو حاڵەتانە ئێمە نەکرد لە گۆشت دەرمانیش بەڕاستی دەرمانیش لە ماوەی ڕابردوو کاری باش ئەنجام دراوە دەرمانی قاچاق ئێمە پێشتر احتیمالە کە دەچین هەڵمەتی پشکنین و چاودێریمان ئەنجام دەدالۆ چەند شوێنێک و مەتخەرەک و کۆمپانیاک و دەرمانخانێک بڕێکی زۆر دەرمانی قاچاق دەستی بەسەردا دەگیرە وەڵام ئێمە دواترین هەڵمەتمان لە کۆی هەژدە دەرمانخانە تەنها 6 پاکەت دەستی بەسەرداگیرە ئەوەش دڵنیا بووین لەوەی کەوا کەم تەرخەمی خاوەنی دەرمانخانەکە بوو کە لە بیری کرد بوو کەون بوو لەو شوێنانە چەند دەرمانخانە
هەژدە دەرماخانە تەنیا شش پاکەتمان دەست بە سەداگەرەوە باشە ئەمە دەمانەوە یەک پاکەتیش نەبیتن بەڵام لەوەی دوای ئەوەی لێکۆڵینەوەما کرد دڵنیا بووین لەوەی کەوا بەهۆی کەم تەرخەمی خاوەنی دەرمانخانەکەی بەڵام لەگەڵەوەشدا سزادران لە ڕێگای لیژنەکانەوە ئەو شوێنانە سزادران و ئیجرات کرا بۆیە ئێمە ئەوەی کە باست کرد سەبارەت بە پرسیارێکی کاکشوان حالەتمان هەبووە بەڕاستی گۆشت حالەتمان هەبووە کەوا جارێکیان بڕێکی زۆری تورشیات بوو کە یەک لە خواستەکانی هاوڵاتیانە لە ڕەمەزانان مە تەرکیزیان زۆر لەسەر دەکەین کارگەکانی تورشیات ئێستا ئەوش زۆر پیس بوو بەڕاستی بڕێکی زۆرش بوو خورمامان هەبووە ئێمە وەکو باسم کرد هەر لە سەرەتاوە 30 تۆن بوو خورما و هەنجیری وشک کراوە ئەوە دەستی بەسەرداگیرا و لە ناو بردرا بەڵام بەشێکی زۆری شێمە هەر باسی ئەوەش نەکەین کەوا کێشەی نیە لە بازاڕەکان لە ڕووی کوالێتیەوە خۆراکی باشە باسمەوەی کردکەوە چێبرچێ هەیە لە نێوان کۆمپانیاکان طبعا ئەو چێبرچەیە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لەبەر ئەوەی ئەم زۆر جار کە چوینە ناو بازاری مەسەن لە خاوەن دوکانێکمان پرسیە ئەوە ئەو کاڵایە یاخود ئەو جۆرە خۆراکە دەتوانی گران کە یاخود گران باسی لەوەی کردیە کە ناتوانانی گرانی بکە لەبەرەوە یەگە گرانی بکاتن مشتری کڕیارەکانی خۆی لە دەست دەداتن دەچنە شوێنی تر بابەتی ئیستیغلالکردن لە چێ ڕوو دەداتن بۆ نمونە لە شوێنێکی لابەلا و دوور و مارکێتەشی لێە شارێکی نیشتە جێبوونە کە یەک مارکێتی لێە ئەوە دەقۆزیتەوە کە بەتێنیا لەوێ نرخەکەی بەرزکاتەوە ئەجی ناگەر بچێ ناو سنتەری شار بازاری شێخەڵایە لای پردی سەیداوەیە ئەوانەکە شوێنی سەرەکیینە لۆ دابینکردنی خۆ چاودێریان لەسەرەوە زایدەن ناتوانن لەسەر یەک گرانی بکەن ئەوەی ئێمە لێرە دەمەوێت دووپاتی کەمەوە بازار نرخەکەی جێگیرە ئەمساڵ تەنها گۆژ نەبیتن ئەویش لە هەموو جیهان نرخەکەی بەرز بوویتەوە لە هەموو عێراق و کوردستانیش ئەوش بەهۆی ئەوەی کەوا وڵاتانی دەوروبەر ڕسومات و ڕێوشوێنەکانیان تونتر کردە لۆهێنان و هاوردەکردنی گۆشت هەروەها کاریگەریەکانی وشکە ساڵیش دەوری خۆی هەو پلانانەی کە تا ئێستا هەبووە لە دوای 15 ڕەمەزان و بەرەبەری جەژن پلانی نوێتان دەبێت ئەکید دوای 15 ڕەمەزان بازارەکان قەرەباڵختر دەبن هەروەها ئێوەش وەکو خۆتان نزیک دەبینەوە لە جەژنیش بە خۆت دەزانی بۆ تایبەتمەند وڵا تا کاتیش بزانم دووبارە ئیشڵی زارشی دیکەیەک دەبینینەوە کاتەی دیارە تو زیت نوی ناوەڵە دەتوانین بەڵام بە خۆت دەزانێمە ینی داوامان چەندە نیو کاژمێر لە سەرەتای دەوامی فەرمی لە هەولێر کەم کراوە نیو کاژمێریش لە دوای دەوام کەم کراوە ینی ڕۆژەیە کاژمێر کەم کراوە تا گوت ئەستۆنە کرم بەس مادام تو هەر هۆ تێش دەرەوە بۆ پۆشیوی هێندە تستۆ بکرە و هەرەمەوە گەلە خۆشپاڵینوال وێری دەستخۆشی بوو وان لە ژنێت قۆی مقامیەتی هەمیە کۆرەکی پیرروسیکەنی شڵ هەر بۆش گەلە 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 سەرێمە گەلە بخێرات گەلە بخێرات کاکە بورن ناگەمە گەلە بخێرات یا گەرم و گوڕە الحەمدولله هەیە حوشەی ڕێوە حوشەی ڤیدیۆنەی دەنگی سۆژیێتێت لە بن ڕەشماڵینەوە هەمێل گوندی ئەمێل گوندەی کوردستان سوپڕۆیز تێ هەی تا بەحسی کرد نزۆ دێت سەکی تۆیبەت بێژی یۆژی سوپڕۆیزە کۆدیە چیا سوپڕۆیزە بلا سوپڕایزەکە تایبەتە دیاڵە جەنابەت الله أكبر الله أكبر أو بارسال سبرايز بو تابي أفصله بو منه هو هني هو نابي أو بيم قوتي إن العهد كان مسؤولا يعني استوى أوصل له منه ترى بس بزين وزور تايبة شو أيوه الله ودبي هستم الله الله خذ اشترى والله يبرا سبرايز من درجه الله يبيرز الله خذ اشترى كا تسبيح حكيتو ما دام تازه لدستن هو تسبيحي من نبوها كاك محمدي بو دوابيدي قال شيء والله تو دزاني بردت تسبيحي شي بزر كرديه اوت وكودا كريتو بسم الله
یاخوا پیرۆز بێ بەستی کەمام سەبکۆ ئەو ئەمن چەند کەیفم بە هەدیە و خەڵات و دیاری دێ یعنی چ مەقسەدت چییە؟ ئەو ماوەی وەز ئەم هەدیان بە هاتیە الله خودش تەڕە وەزەگەن ناو بەرگەکەی بڕک ئەوەی ئەوەی لێدا لۆی کە ئەوە نەبیت کاکە بالێ نەکەمەوە هەر ئەوە هەر دەکرم بەسەر دونووسم دیاری بینە ئەوەیە ئەوە بینە ناشتێنم کابرا بڕۆ لای ئەم لە خۆم لێرە دادنێ مالک واصبر وما صبرك إلا بالله ئەمە سەبر بگرمیان ئەو سەبری گرتیا سەبری بگرم وڵا سەبری دەگرم تۆ برا تا پۆرە بووینەوەی مامۆستا پۆر حەقی خۆی وەرگرتی وڵڵا تو بۆی بینی سەڵاکۆدی بۆ مێکۆدی ئیشڵا خودش ڕازی بوو گەلە مەمنون بجا دەبچینە سپڕۆیزی دی بەس بۆ بەری وێ سپڕۆیزی ئەم بوو چی جۆری زەحمەتێکی بۆ برای خۆت چێ ناگین دهی مگوتی شعر نزا هیوه یاخو بیدن کری ونیا شعر والله من لخدمتم حاضره لخدمتم يلا كاينه استا كا اره والله يلا كابينه وانت تسبياشي دبدمه في محمدي براي مونتا راو سبب بين يلا يا الله بنوري بعد كشفي ظلمتي تقوانكم تبكم بشمعيشي وها تاري شوي جوانكم تبكم لخصني ظلم دا هرشي هي هردا سودا دسا أمنق دا دردي عشقي في سودانكم تبكم لقل دستي ملار ريناكوي زناري زلفيار وكو الشيخ اختياري مذهبي ترسانكم تبكم لڕێ و شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێمە دەسا خاچی هەموو عالەم بەسەر خۆمانەکەم چ بکەم دەمێکە شاری پڕشۆری محبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنن شۆڕشێ ئینشانەکەم چ بکەم لە چاوە نم نەما بۆ گریا نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئێستسقانەکەم چ بکەم لەسەر تۆم دوشمنە دنیا قەزیەم مانیع الجەمعە کە تەرچی تۆ نەکەم تەرچی هەموو دنیانەکەم چ بکەم بەجێ ماوم لە یاران نا بەجێ ماوم ئەجەل زوو بە بمردن لم قصوري جيني سحفانكم تبكم أوا ليلى بروجي حشر داوادي لقاء محوي هتا قام القيامة ويلانكم تبكم اي ما شاء الله اي ما شاء الله وإيش الله خدش ترازي بدبرا اي بارك الله فيك ده قلت تشبكم خد مجي تسبيحه خوبك الموجوده مش متى الذكري تسبيح نبم ايش الله خدش ترازي لا ها لا ضلين نبم كاكا امانتها ده بدم كاكا تسبيحك ملو بينا وددم ما مسطا قدمه ما دام عنده عزيز لك نو خد اللي بينك خد الرؤي عزيز بيردك رسول الله بيردك رسول الله ضل سينام وادي تذر لشارك كردستان دم بمدينة منور لشارك كردستان دم بمدينة منور رسول الله بيردك
سلقمان وحكي بقرب هوار بنين مسال قرب بردك رسول الله ظل سنام وادي تدار لشاركاي كردستان يمو مدينة منور لشاركاي كردستان يمو مدينة منور خامان أمان 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 يا إلهي دسمان بقران قناه باري لما المقرا لما المقرا ثوان باري ثوان باري لما المقرا قرلب قرن رسول الله قرلب قرن حبيب الله درمنا قريمة بوني روزات قل خوشك ولا سينا يا مدخل الدوام بوني روزات قل خوشك ولا سينا يا مدخل الدوام بردك رسول الله بردك رسول الله ظل سنام وادي تدار لشاركاي كردستان يمو مدينة منور لشاركاي كردستان يمو مدينة منور خاي حبك يا رسول الله صار ابونا براقيه قيلك يا رسول الله اشفع لنا يوم التنايات ذلي لو صلوات الله ما شاء الله ما شاء الله هزار ما شاء الله اي بارك الله فيك اي ان شاء الله خدش ترازي وايرت خوب بشره دايت جون تقدر كبت جلكات قالت طيبة تابعي كيش رخيا بدستور سنية. سني سنية ما شاء الله والله جوانا البرنامج زورش تايبة والله ما شاء الله باشا يستأمن أوم هي أو هايا ببي جيرفان وببي أوي يعني تقريبا وكو بس أو جيرفاني هيو أو سرشاني وكتافيها. عين وكويتو جواز يعني بس استأمن بدي بيوز بروي ناكا تشي بسم يشي دي كم كم بلم سنية تانية أو إيلا قيلة بوزياتكم بلا يركي من هو تقريبا بس تقريبا ستايلكي ستايلكي شم دروشي دقمة ويا اخر ايوه اوينيه كتافي أو أنا أجر هذه كتافيني برتواكي فيها اوي زنابد استاوي ولا جير ولا بركه ولا بكتافكي ستايلكي تقدس بس بجم افا مية بازية چت بيجني وانا كر كرة هو دابا بيجني برقيس أو كرة والله نازم زورتيا أوي وشي كما برخ وشلو شبكة مرازي افا مرازة أو بس أوي مرازة كأجر شتشي لبنو لبرنا كي زور در الزور يزعاد طبعا اوغير جينو بربتي أجر تبرنا زور والله بس نا بخوي قالت طيبتها مهمة يعني لا يعني سم الناس وتم لا ما مصطفى بلا ذكرك دنجي خوي طيبت بس ذكرك بس انا بشتي نفيج قال جرى مزقفته ذكرك تيتا خوندن
ذكرك يا خو أنا حزم لو شكر أوي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة بمقام إيراني يا الله ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا فاغفر لنا ذنوبنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد يا أخوة هل بارك الله خوش بي فيك خوش الله دري خدش ترازي فادنگو صدا او وكرود او وفارزي خوش اگر بکری اوی بندرکی ام بو چی بچکو دفی بلا بحسي الروشة خوب كتو صارما انه كب دفي أنا براسة تبتمان عصفة شي دف بس دف. في رادقين أنا اشتشي خوش يلا شاء الله أي دستان خوش هي هربجي دستان خوش دست خوش هاي كاكا. صحات خوش استاذ خوش استاذ مامست. راستي الله يعافيه ها بري قول له بري ام برنامج دستك مامستا قال هندريني تيست كرن جورجينا بابروا جورجينا امريش قلت ماشا جورجينا بروا هذه كريستيانو رونالدو سكا جورجينا در كات ريتم رتم زورزينا الصامبا هي وهي وابو دهولي هي الشوازي او كيبن به جاره که ما که با مامستایشی دانی خود هست که دیده فیچت بس با افشونه والله والله تو هرو ما كبيني نيرة ما مستاتوش عصفك مال لبوبكا
ورد زير رضوان طواف باش شويت كش تدلي ما ما مستا مستعد تدلي يا تو ما مستا شو اشتري يعني شو اتورد زير ريبواريك عصفي خوش يلا. مالك كرش. كرش كورت تبديل لاعب ما مصطفى ما مستعد ريبورت شي اللي عرف تابع ورا بري ورا بري دميرة دميرة ورا دفنا يلا برا اللي زي مدان شم دائما زي الله او كابتن باز مينراني عزيز فرحان من الشويسين برا هندري تجي ورا بري يا الله باش وانسم لخوف كرسم لك لا آخرها نفعي بنا سم لخوف كرسم لك لا آخرها نفعي بنا تقوى يا بسر هالقريم بوخم بك هم ترشي والله بس مرة وظهر بقرية باك بكامل لحظة وسعاد يا رسولي مدينة يزاني مخوف خستا فناد دستي منو دامنيتو ساق بلا بيش خنبص باين والارضية أركساتشي ليدا برسم سارة وتكبير بسيان اجتناب مليدك تنهي زواب شينيان سابق قربان خدعي لازم قرنك عيهز كذنيان سابق قربان خدعي لازم لازم قرنك عايز كزنيا قرنك عايز كزنيا أركس الشاهي مدينة يار نبي أو بكسا تحقيق عمري فانية وقبناي بهندسة بالا محشر إذن ترسي مخلصي بالوسوسة أي حزين حزن نبيت ما دام ناسي تدبسا أي حزين نبيت ما دام ناسي تدبسو الله ما شاء الله بارك الله اي ما شاء الله طبعا انا سايزني ما مستر بوارد ما شاء الله شكاي زنا ما شاء الله ما مصطفى هی خودش تا روزه و چه دست و پنجه نفته ای هوار ای هوار بختی خوده دنگی وی یه خوشه دفل داناوی یا خوشه مجلساوی یا گرمه یک کشخه و ماقیل ماشالله از گوری خوده یک مواصفات اوصا منی بينا خود ريش بينا خو فركه بينا خفرك ماشالله خودش راضی ما ما هی بر همه دو ماهی که بس هم خود حس کت هدی ام حافظي بكين نه والله ماي وقتی والله. ما محمد برو تو اکی كاكا حافظ تو يلا برو پاشیوا چنده چون پاشیوا سی داجه و سی پاشیوا هدی الله. سکه و ایک و دو و سی ما چه مال بریم چنم خدي. شنو معاه والله إيش الله خدي قبيل كت هندي وانا ما خدي دعاء بكم خدي هندي شوت الدعاء بكم حفروج وقتی هین شول کن وقتی هین نبتلی وقتی هین دیال خلکی وقتی هین سارده وقتی هین سر شولی همه دعا بکن توجي دعا بمبكى همه مستا خاصة وقت التراويح وقت المزقفتة مجبير نكن ان شاء الله خدي قبيل كت وباشي واجي جزاء خيري همولاك دا بيسران وبينراني كنالي بيسار ان شاء الله السركوتو دا بن همولاك ان شاء برای الله مگه اکی پلواندی خوبه مجی لواندی والله خد بجنين لو دي خاطر خوب خوازم دي الله خاطر خوب خوازم برا خاطر خوب خوازم خاطر وخوش شويشي خوشتان هبت پاشیویشی پر برکتان هبت خواتان لقل تاسبيني دين ولاتان بخواي قورتان وتهاد وتحابو وكي ما مصدشتي هديه ابو معينين هيجي هديه ابو نايكو دياري ابو نايكو ارسل ده بزوريا بزور السلام عليكم خاطر بخير بسن أي رفيقاني طريق
وانا در حشق الشيدايا اركسين هاتوتي من عشق بير ومكة لسار قولي نشاني دفني ما يقلب اركسوا